ڕێزان لەرکوێن سلااوان لەبێت جارێکی ترێڵێمەوە هیچ دڵخۆش نیمەوەی کە بە دیدارتان شا دەبمەوە لە پرسێکی وادا. عەلی حەسەن مەجید نەما، بەڵام کیمیا بارانکردنی کوردستان تا ئەم ساتە وەختەی کە من قسەی تیاکەم بەردەوامە. ئەو یەک جار کیمیاویە کرد بە سەرماندا، بەڵام ڕۆژانە خۆمان بە دەستی خۆمان لە ناو شارەکانی خۆمانە کیمیاویەکەین بە قورگی خۆمان و مناڵەکانمانە. لەم پرۆگرامەدا کە زۆر بە پێویستی ئەزانم هەموو کەسێک بیبینێت، چونکە ئەگەر دا و دەستگاکانی شتاوەکو ئێستا وەکو ئەوەی کە پێویستە بە ئەرکی بەرپرسیارانەی خۆیان هەڵبسن و ئەرکی بەرپرسیارانی خۆیان ئەنجام بن، ئەگەر ئەنجامیان نەداوە لانی کەم لە ئاستی شخصیدا بە شێوەیەکی سنووردار ڕەنگە بتوانین خۆپارێزی بکەین. چونکە لەم بەرنامانەدا پێتان ئەڵێین بۆچی منداڵی بۆچی خەڵکی نەزۆک زۆر بووە، بۆچی مناڵ لەبارت چێت، بۆچی لە هەمان کاتدا نەخۆشی پێست زۆر بووە، بۆچی دایان نەخۆشی ئێستا زۆرە کە لە ڕابردوودا وەکو ئێستا نەبوو بوو بە دیاردا. لە هەمان کاتدا ئەم بەرنامەیە ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەرەوەی ئەگەر وشیاری تاکە کەسی بەرز بکەینەوە تا ئاستێکی سنووردار ئەتوانین ژمارەی توشبوانی شێرپەنجەش کەم بکەینەوە. بەرنامەکەش تایبەتە بە قسەکردن لەسەر پێستسایدەکان، لەسەر موادە مێروکوژەکان و مێرو قڕکەرەکان. هیوادارم بتوانم سەرنجتان ڕابکێشم، چونکە چەند کەسێکی زۆر کارا و شارەزا میوانی ئەم شەوی ڕووداون هاتوون کە بە دڵ و بەگیان بەو مەعریفە ئەکادیمیەی هەیەە بەرچاوی خەڵکی وڵاتەکە و دا و دەستگا پەیوەنددارەکانی حکوومەت یاریێمی کوردستان ڕۆشنتر بکەنەوە، بۆی بە هەمومان بتوانین ڕۆڵێکی خێرمان هەبێ لە کۆمەلگاکەمان و لە هەرێمەکەماندا. بەخێراتن سەر چاوەکانم، سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان. بینەرانی بەڕێز، ئەمەی کە بەدەستی منەوەیە ئەمە لیستی سەتان دەرمانی مێرو قڕکەرە، سەتان مادەی کیمیاویە کە لە عێراقدا بە هەموو جۆرێک قەدەغە کراوە. بەڵام ئێستا ئێمە دەست یەکێک لە میوانەکانم بزانم چەنی ئەمانە هەروە چاوێکی پیا بخشێنە ئێستا ئەتوانی لە بازاڕەکانی کوردستان بە هەر بڕێک بتەوێ پەیدای بکەیت. سپاس کاکڕانج بۆ هەرچەندە لای خۆشت هەیە و پێش منیش دراست کردووە. بله ما دیراستەوەی جەدوەلیاکردی وەکی مامەژە پێکری بەری بەرنامەی بەری چەندێکێ ئێکش پارێزگەیت عێراقی بووین کو پایتەختە عێراقی بەغدا تقریبا ڕێژەوە شم بژمێتە نۆت حتا 95 سادێ ناف بازاڕیدا هەبوو 95% ئەوەی کە لە عێراقا قەدەغە کراوە هەیە. بله لە کوردستان چەنی هەیە؟ کوردستانی شم بژمێتە چێت بیت حتا 6 سادە 5 سادێ ئەف قڕکارێتەنێ ئەنجاف دەرمانێتەنێ چاندنێتین شێوەیەکی احتیمالە قاچاقی تێنە فرۆتەن ئەنج بەرزەیڤە و بەس هەر ڕێکت قاچاق داخلی هەرێمێت بن بە قاچاق بێت یا بە فەرمی بێت. گرنگ ئەوەیە خەڵک جوتیاری کورد بەکاری ئەهێنێت یان نا؟ بەلێ بکارتین. گرنگ ئەوەیە ڕۆژانە ئەچێتە لەشی خەڵکەوە یان نا؟ ئەچشم بژمێتە یعنی سەد سادێ نەبەس خەلکی کوردستانی خەلکی عێراقی و شەرق الأوسط خڕێ کەسێک نینە هەکەر هەندێک دەرمان هەندێک قڕکێرێت کیمیاوی ناو جەستەویدان لە شەویدا نەبە. باشە، زیاتر لە 300 جۆر دەرمانی مێرو قڕکەر دکتۆر کارزان لە کوردستانەیە کە بەشێکی زۆری لەناو ئەو لیستەدایە و قەدەغەیە هەر بەکار بهێنرێ، هەر هەبێ لە وڵاتەکەدا. ئێستا خۆت ئاگاد لێتی و هەیە ئەمانە چییە کە هێناوتە؟ ئەمە لەناو ئەوانەدایە کە قەدەغەکانە دەستت کەوتووە؟ سپاس کاک ڕۆزن بۆ ئەم دەرفەتە بەڕاستی بابەتێکی زۆر گرنگە. طبعا ئەوانە هەردوو زۆری تایە، ئەو زۆرانەی کە تەزیل کرا لە بەپێی کوالیتی کە عێراق داینەوە حکوومەتی عێراق لەگەڵ ئەوانەی کە تەزیل نەکرایە. بەڵام من لەگەڵ ئەوە لەگە هەردوو بواردانیم، ئەوەی تەزیل کرایە و ئەوە تەزیل نەکرایە. چونکە 2000 هەر خزمەتێک لە هەر وڵاتێک و شوێنێک و هەتا لە ڕووی دینیشەوە هەر شتێک کە دەکرێت دەبێت لە خزمەتی مرۆڤایەتیدا بێت. ئەو دەرمانە بە هیچ شێوێک لە خزمەتی مرۆڤایەتی دانینە. هەر مادە کیمیایانێک کە بچێتە ناو لەشی ئینسان بە هەموو شێوەکان زدی مرۆڤایەتیە، چونکە 2000 تەئسیری ئەوەی دەبێت. ئەگە من نمونەک ئەوە یەک لەو بابەتانەیە کە تەزیل کرا. چۆن نەزانین تەزیل کراوە؟ لێرانە ڕقەمێکی تەزیلی ئەوەی لێدراوە حکوومەتی عێراق لەناو ئەو سزلەدا هەیە.
بەڵام کێش تەزیل کراوەکەشت پێ تەزیل ڕەوانیە بەڵێ. وەرە نات ئەوە ئەخر ئەوەی تەزیل کراوە ئێمە کێشەمان با بڵین مادە کیمیاکان بە شێوێکی ئام تۆکسیکە مادەی ژەهراوین بە شێوێکی عام بەڵام کێشەکە ژاراویتی لەوە زیاترەوە ئێمە هۆشیار نین چۆن بەکاری دێنین یعنی کێشەکە لەوە نیە کە مادەکە خۆی خراپە کێشەکە لەوەیە کە ئەو ڕێکارانێک کە بەکاردێ لەلایەن براز و تیارەکانمە بەڕاستی زۆر ناهۆشیاری تێدا لە بەکارهێنانی ئەمەش بۆچی دەگەڕێتەوە بۆ لایەنە مادیەکەی کە بزنسێکە ئێستا لە ناو کۆمەلگای کوردستان لە دووربینە هەر لە خۆم ئەمە زۆر سەرنجی ڕاکێشاوە ئەمێ کاگرنج ئەمە ئەو قوتیە بەخۆی لە ڕووی کوالیتەوە سەر بە وڵاتێکترە ئەتە ناوان زیاتر وڵاتی وابرێن بەپێ ئەوانە وڵاتە ئەوروپیەکان یان رووسیا زیاتر ئەوانە تووەکەی ئەوروپیایی ناوەکەی ئەوروپا بەڵام ئێستا فێربوون من لە کلانێتەکەم پرسیەوانی کە ئیشی فرۆشتنی ئەو پێستیساید ئەو قڕکەرانە دەیکا وتی ئێستا زۆر ئاسانە ئەوەی دەکڕینەوە بە 5,000 ئێمە قوتوەکە دەکردنەوە بە تاڵی بە نەفسی لۆگۆ شتەکان دەیدەینە لای جنوب و لای باشووری عێراقەوە مادێک لە مادە کیمیاوەکانی کە بەناوی قڕکەر بەکاردێنی و دەفرۆشینەوە براز و تیارەکان و باش ئەمە هەرمێرو و قڕەکایە ئەمە ئەیانەوێ ئێمەش ئێمە هەمومان لە ڕووی فەسلە جیەوە زۆر نزیکن لە یەکتر ینی ئێمە و مێرووەکان و ینی با بڵێن کەواتە پێی بڵێن بوونەوە قڕکەر باش بوونەوە قڕکەر خاست ئەمە یەک لە بابە هەندێک بابەت هەیە کە بەس ئەوە زۆر بە ئاسانی بەسەری ئەمەکەمە ئاخر ئەمە زۆر خەتەرە یعنی بۆ نمونە بینەرانی بەڕێز ئەڵێ ئەمە بە قوتووەکەی هی وڵاتێکی ئەوروپیا بەس ناوەڕۆکەکەی تێکراوەیە لە کوردستانە کرێمە نەخێر لە باشووری عراق زیاتر لە باشووری عراقە کرێ بەڵام ئەوەی کە لێرەی فرۆشە علمی بەمە هەیە بەڵێ ئادەزوانە هەر بەخۆیان بەمنیاوتەوە یەک لە بابەتەکان بابەتێکی تر کە بۆیە دەڵێ زۆر ئەمە وا بۆ بە ئاسانی باشەوە وەکو گڵۆبە ڕۆژە دەسەخە کارە ساتەکە ئەمەیە ئەوەی ڕسمی مارود و پشکەکەیتی طبعاً وابزانم سەیدا مەسعود لەوانێ باشە گەداری ئەو مادە فعالێ ئەوە لام دەکاسنەوە ئەوانە بە شێوەیەکی عام مەمنوعە یعنی عالەمیەن مەمنوعەوە بەڵام لە کوردستان وەکو گڵۆ بە ڕۆژە دەفرۆشرێ و جگە لەوەش بۆ نمونە ئەوە لەوانەیە نووسراوی چەند گرامێک لە چەند لتر ئاوێک بکەی وەکو پرۆسیجەر لە هەموو جیهان مەمنوعە بەڵام لە کوردستان وەکو گڵۆ بە ڕۆژە تۆ مادەم دوو پشک بکوژێ مار بکوژێ و شت بکوژێ بە دڵنیاوە مرۆڤیش دەکوژێ بەڵام چۆن بە خەستی جیاواز من نمونەیەشترم باز کرد یەکقات خوا بێزگە لە نمونونەکە باشە ئەمە فەرقی چییە لەو کیمیاوی کە علی حەسەن مەجیدەی کرد بە سەرمانە من بە بەڵگا لە زۆربەی سەرچاوەکان گوێمان لێبوو ئەو کاتیش کە کاتێک دادگای سەدام حوسێن دەکرا ئەو کات بە بەڵگا دیار بە وڵاتی ئەڵمانیا تۆمەتبار کرا بەوەی کە ئەم کیمیا دای بوو بە ڕژێمی پێشووی بەڵام سەدام حوسێن بەبێ ئەوەی کە من دیتم و گوێم لێبوو ئەوان وەزارەتی زراعەت داوای مادە قڕکەرەکانیان لە وڵاتی ئەڵمانیا کرد بە مەبەستی بەکارهێنانی لە بۆ قڕکردنی مێرووەکان بە شێوەیەکی هەر ئەمە بوو بەس بە لەو بابەتانە بەڵام چی کرد تەرکیزێکی زۆر هاویشتە ناو بۆمبی و لێ کات دەتوانی 5,000 کەس بەس لە هەڵەبجە بکوژێ و چەندین کەس لە بالیسان یعنی ئەوەی لە 33 لە هەڵەبجە هەر ئەمە هەر لەو بابەتانە بۆ بەڵام تەرکیزەکەی زیاتر هەر بۆ کشت و کاڵی وەرگیرا بە نیەتی بە مەرامی کشت و کاڵ وەرگیرا کە بۆ ئەوە هەر مێرو قڕکەر بوو بڵێ لە ئەسڵدا مێرو قڕکەر بوو بۆنی سوێنی بۆنی سێویشی لێدات ئەو کاتە مەبەستم لەوە چ بوو کەواتە ئەوە ئێستا بۆ کوشتنی مارێک بەکاردێت تەرکیزەکە زیاد کرا مرۆڤێش پێکوژە چکە ژەهرە بەخوا لەم ڕۆژانە بیستم وتیان دەرمانێک هاتووە مارەکە بەلای ڕاتوشی جەڵتابێ تەمان ئەمە لە بابەتەکانە ئەزە لە بابەتە کیمیایەکان کاکرند تازە لە سەرەتای بابەت چەندێک باست کرد ئاماژت پێکرێ بە بۆ ئەو نەخۆشانە بۆ بڵاون ئێستا لە ناو تاچی کووردە وەکو نەخۆشی نەزۆچی وەکو نەخۆشیەکانی ژێرپەنجە نەخۆشی پێست یعنی ئێمە گەورەترین کێشەمان وا بوو من بەبیرم دێ پێش ئەوەی کە ئەو دەرمانە داخلی کوردستان بن بە شێوەیەکی گشتی زۆربەی دایکان کێشان وا بوو منداڵیان زوو دەبوو بەڵام ئێستا پێچەوانە بووە زۆربەی دایکان دکتۆر دەکەن منداڵیان نابێ کەواتە کێشەکە چێ کێشەوە ئەو گۆڕانکاریە جینێ و فەسلەجەیە کە لە زۆربەی تاچی با بڵێن کوردستان بە شێوەیەکی تایبەت ڕووی داوە ئەمە توێژینەوەی لەسەر هەیە کە لە دنیادا کە ئەمە کاریگەری لەسەر نەزۆکی لەسەر مناڵی شێوا و بە هەزاران نەمانی تەرکیز لەسەر ئەمانە ئەگەر دراسە هەیە دوای ئەمە ڕوودا و بەدواداچوونێکی کردووە با سەیری بکەین بە تایبەت بینەرانی بەڕێز
لەگەڵم بمێننەوە دوای راپۆرتەکە دکتۆر ئەیەوێ باسی ئەوە بکە کاریگەری ئەمانە لەسەر لەبارچوونی مناڵ چییە، کاریگەری ئەمانە لەسەر نەزۆکی چییە، کاریگەری ئەمانە لەسەر شێواندنی فەسلەجی مناڵ چییە لە ناو سکی دایکیدا و زۆر شتی تریش. وەجگەلەوە بەڕاستی نامەوێت بەرنامەکەی من هیچ زانیاریەکی ناڕاست با بە خەڵکی کوردستان. مامەسا زەردەش لێرەیە بۆ ئەوی پێمان بڵێ زۆر دڵخۆش نەبین بەوەی کاڵەن ئەمە تۆمار کراوە. تۆمار کراو و تۆمار نەکراو ئێمە لە ڕووی زانستیەوە بای ئەوە قودرەتی ئەکادیمی و زانستی و تاقیگەییمان نییە لە کوردستان کە بڵین تەنانەت تۆمار کراوەکانیش بێ زیانن. دوای ئەوە گوێ لە ئەم دوو بەڕێزاگرین، بەڵام سیر بکەن بزانن چی ئەگوزەرێ. فەرموو. دەرمانên berdestê xudgeriyê dakuye here baş helbijêrît mawê êminahiyawî ya kêm bît. Mawê êminahiyê ew e piştî derman dihête reşandin nabît ew berhem bihête xwarin heta mawê rêpêdayî. Ev cûtyare bû dû merema dermanî bikartînît bû qirkirina mêşûmûran dû rengê tiriyê wî geş û ciwan bît. درمان تینه داخلی دو که دابن درمان همی فترت امتوانا نتمز بیتن فترت امتوانا گلک اودیه و مثلا درمان هی حتی هی وکی دو هی و فترت امانا یونینه اب خود بیتویه اف درمان بین فترت امتوانا کم بین اف درمانه لازمه وقتی فترت امانی یعنی یا سرنویسایه پندر روژایه ام بو مثلا دل تریکم دل افریکل تریکم 4 روزی دوی تری چنم دی به مسیحی دا اف درمانی پی و خر سرطان چوی چه به ما سرطان چه بتر. Di bazarê Duhokê da nêzîkî 300 cûrên dermana hene. Beşekê wan jehrawîne û beşek organîk in. Cûtyar li gor şiyanên xwe yên parey dikirin û bikartînin. Beşekê van dermanan bû keskatî û fêqî bikartêt. Beşekê dî bû ji navbirina giyana waran bikartêt. Ev e qirkerê mêşûmûr û giyanên ziyan bex e. Ji ber kujekbûna wî bikarînana wî li piraniya welatên cîhanê hatiye sinodarkirin. Nabît ji rêja standard zêdetir bihête bikarînan. Belê beşekê cûtyaran ji bo kuştina berazan bikartînin. Mamostayê Zankoyê û mastera wî li ser dermanên çandinê ye. Behsa matirsiya van cûra dermanat ket. ev dermanê hene cihanê hemî hatiye qedexekirin berî çendîn sal û çed lîstaraj da belê vê gavê li Kurdistanê û Iraqê tê tevkarînan şevekê resmî. Hekem sehkên me hindek dermanê tên bû şînkatîna hene bikarin bû nimune hekem behsê vana bikin ev e bû kuştina mişka û cirda û beraz û tiştî tenê tê tevkarînan yekîriyet kîskekî dayê sernivîsî fetret emanî û tinê ser rojan bû xiyar û xedrahatî û tiştî tenêk û rojane têne xwar. Karîgeriya dermanên çandinê li ser zerzawatî û fêqî bi sê rêkan dihête kêmkirin ya êkê şîştin bi avê yan xê dû spîkirin ya sêyê jî pêtiviye xudan xwilêbgirîtin ta ku mawê êminahiyê derbas diketin bi darê ve çunke ew derman diçîtet nav ava fêqî û zerzawatî da. Merdiya bizanîn karîgeriya van dermanan li ser tendurustiya mirovî çi ye? Eger berî mawê êminahiyê bi dawî bihêt bihête xwarin. Profesor Betûl wana dermanên çandinê li kulîca çandinê dibêjît. Ew bixwe hîç dermanekî bû rez û baxên xwe bikar naînît çunke dizanît çi ziyanat gehînîte mirovî. أسب خضر مالي بكرناي نحن أسبه درس دم وما دجيتم
إيك شلون تأثيرت ما أظن إنه حالات عقم زادت كاتن خاصة الدف ظلامة طبعا صار جنكوجي عقم كاتن بظلام بتر بي متأثر بتن دو أمراض سرطاني بهمين نوعجي تأثير السر كاتن تأثير السر ذكرنا حالات تشوهات خلقي الدف جيلتني فلاحي بضمير بيت خودت درمان ليناك الدنيا جي خرابه هكا فلاحي بضمير بخودت دچته شيشتنا پزیت چون دف اندزیارک شارزای چاندنه جارسریا وی بابتی به دو رکان دیار دکت اک بتویه چافدریا جوتیاران بهتا کرن بریان و سنگهن درمانان دو برکن تکنولوژی او برهمش در و ولاتی دهت بتویه رجا جهرایی بونه بهتا پشکنین کرن راست سر و جوانن بل ناف دا جدایه وقتامو مفا باورك جوتياري هاي تو بيجيتي فترة أماني ولد قل بيجن نراشينا هندي نفروشة هندك جيتين بخود بيجن فترة أمانه ويشندا وهندك جينا بخوده هندي درمان كار بس نتيجة دفبينة نمهمة يعني شب كارتينجي ادويا ديفشونا جوتيارا بتكرنش مكتبة بتر وزالجه جيت فيا جهاز هبن فحص جهراوي الفيا الهمي زالجها هبايتي أفيد بوما مواتين نجدش هكاش خالته وهكاش دروته دروازي السنود بودیف چونا درمان چاندن د بازاری دا حکومت لجنین تایبتمند لهر قضا که هنه بو درمان قاچاق و نتومار کری دیسان هر دکانه که اندزیاره که چاندنه هی سرپرشتیا درمان دیگد بله بازار یه پرج درمان قاچاق هر درمانه که نه تومار کری بیتن دهیتا دست سر کرن و نمونه ما احتمال دهان و صدهان طن توتی دست سر کرن چه پینی کیمیایی بیت ندیف مواصفات بیت و آن درمانه که قرکره که کیمیایی بیتن ندیف مواصفات بیت و یه نتو مارکری بیتن جوتیار ویت روشنبیریا کارینان و بیده هبیت و دیسا او رنماین او اندازیار دته و دیسا نفتی متمید منگه شرطکاری ویت گرن الکیلگه ها اویش دیسا رنمان دنه بشک درمان د بازاری دای هی درست کار خود کرد بله بهای وان گرانتره لو ما بشک جوتیارم برای خود دن درمان ارزان دزانن جی زیان بخشن هون الرشید روداو دهوک هر بجیت هون الرشید براستی چەند ساڵە بەرناماکەم زۆر ڕقم لەم دەربڕینە ئەگەر خەڵک ویژدانی هەبێ شتی باش بەکارێنێ و ویژدانی نەبێ شتی خراپ ویژدان چه پەیوەندێکی بە حکومڕانیەوە هەیە ئەساسەن چۆن ئەبێ کیمیاوی لەبەر دەست خەڵکی بێویژدان نابێ بەجێی بهێڵی بۆ ئەوەی کە ئەمە ویژدانی هەیە یانیەتی وەجگەلەوە بەرپرسیارەتی کێ ئەگەر جوتیار ڕۆشنبیری بەرز نەبێ وەکو ئەو ڕێڤەبەرە بەڕێزە دەیگوت وەجگەلەوە بۆ وەکو ئەو وتی هەزاران تەن هەبێ ئەزانی هەزاران تەن یعنی چی ئەوەتانە دکتۆر کارزان کە پسپۆڕی بوارەکەیە ئەڵێ ئەوەی کە کوردی پێ لە ناو برا لە هەڵەبجە لە سیوسێنان ئەوەی کە علی حەسەن مەجید سزاکەی وەرگرت هەر ئەمە بوو بەڵام بە تەرکیزێکی زیاتر بەڵام کوا تاقیگەکانی کوردستان پێویانە تەرکیزی ئەمە هەمان تەرکیزی ئەوەی نییە بۆ ئەتوانێ بەراز بکوژێ بۆ ناتوانێ مرۆڤ بکوژێ جگە لەوە ڕەوایە دەرمانێک کە بەرازە کوژێ بەکار بهێنرێ بۆ کشت و کاڵ لەکوێی دنیادا ئەمە هەیە ئەی هاوار ئەی هاوار ئەمە کاریگەریەکانی چییە پاش ئەم ناوبڕە وەکو عەرزم کردن جەنابی دکتۆر باسی ئەکات بەڕێزان ئەوەی کە بینیتان لە دهۆک ئەوە راپۆرتەکە هونەر ڕەشید لە دهۆک کردوێتی دەنا حاڵی هەولێر باشتر نییە لە دهۆک حاڵی سلێمانی باشتر نییە لە هەولێر حاڵی هەڵەبجە باشتر نییە لە سلێمانی هەموو هەرێمی کوردستان بە هەمان شێوەیە ئەمساڵ ڕەنگە بەرنامەی تەلەڤیزۆنیت زۆر بینی بێ بەڵام لەمە کارە ساتترە بینیوە دکتۆر کارە ساتەوە معاملەکردنە لەگەڵ ژەهرێکی بەس ئەمە نایزانین طبعا تأثيرات ما نايزانين بس توي زانيت بالتأكيد
ئەوە کیمیا بارانکردنیان نا ئەکید طریقە غێر مباشر ناڕاستە خۆ کیمیا بارانکردە تەبانەوە خطوڕی زۆر زۆرە یان ئەوە تایە پێی دەڵێن ئەکیوتۆکسیستی ئەوەیە کە بە دۆزێکی زۆر بەکاری دەینی لۆ ماوەیەکی کەم یعنی مباشر معاملەی لەگەڵ دەکەی طبعاً ئەوە دەبیتە ژانە سەر دەبیتە سەر سووران زیاتر لەوانەیە جوتیارەکانمان کە مباشر معاملەی دەکەن ئەو هەست بەوەی ناکە معاملە لەگەڵ جەهرەکی دەکا و لەوانەیە تووشی لە خۆش خۆچوون بیتن یان لەوانەیە بکەوتە کۆمە غەیبوبە هەندێک جار دەبتە حالەتی مردنی بۆ ئەوەی کە ڕاستەوخۆ ئەوەی ڕاستەوخۆی خۆی ئەوەی ناڕاستە خۆیە کرۆنیک تۆکسیستی ئەوەیان دۆزێکی کەمە بەڵام بۆ ماوەی دوور و درێژە یعنی ئەوەیان ئەخر بەس تەراکم ناکە بەتەکیدەوە ئەو یەک لە ئیشەکانی منە کە لە تێزی دکتۆرایەکەم کردم بە تەقدیرکردنی یان بڵێن بە دیاریکردنی نیشتەی یان پاشماوەی هەندێک لە قڕکەرەکان کە مەوجودە لە هەرێمی کوردستان و بە شێوەیەکی بەربڵاو لەلایەن جوتیارەکانمان بەکار دەهێنرێ و تەطبیقیشم کرد هەمان کات لەسەر هەندێک لە سەوزە و میوەکان کە ئەوانە ڕۆژانە بەکاردێتن و دەمەوێت سوپاسی سەرپەرشتیاری بەڕێزشم بکەم پرۆفیسۆر دکتۆر نەبیل عادل فەخری کە بیرمان لەو پرۆژەیە کردە و بیری لێ بکەین چونکە عیلاقەی هەیە بە ژیانی مرۆڤ طبعاً ئەوە کە تەقدیرمان چیت بۆ دەرکەوت لەم نامەی خۆتە لەم نامەی خۆم کۆنکلوژن پوختە بەڵێ ئەتوانم بزانم تۆ چیت بۆ دەرکەوت لەم توێژینەوە کاگەڕەنج طبعاً ئەمن کە ئیشم کرد ئیشێکی تەواو زانستیم کرد يعني حتى تطبيقي حقلكش كأمر شخص شي كيميائي ما اختصاص شي كيميائي شيكاريا بلام تطبيقي حقلكش من لجير إشرافي كسي شارزاي زراعي كله شكم طوام مزبوط دربه باش ويكا مبيدا كان من رشمان كيت هروها حساب ما لبوهم أجتانا كر فترة تحريمه إذا إيشي مختبرة كإيش ملساري كر بطريقي مختلف طبعا لهر همویان ئەو پاشماوەی هەر بەجێ دەمێنێت طبعاً ئەوەش هەر وەک باسمان کردەوە کارەساتە ئەواتە لەگەڵ ئۆکسجینە تۆکسینی ژوەرەگرین ڕۆژانە بەتەکید لە بیئەی هەیە طبعاً لە ناو خۆڵەکەی دەمینێ و هەروەها دەچیتەن حتى ناو ئاوی مەثەلاً لەوانەیە لە ڕێگەی فودچینی لە بۆ ئینسانی بڕواتەوە دووبارە هەندێک لەو پێستیسایدانە ئینسێکتسایدە لەوانەیە کاک دکتۆریش بزانی يعني ئەوانەی کە لە زووەوە دروست بۆ دیدیتیە ئەوە کە زۆر فعال بوو طبعاً ئەوە لە بەرچە مەنعکرا ئەو پێستیسایدە لە ساڵی 1970 سوید هەر بە خۆی جایزەی نۆبلیدا طبعاً بۆ کەسێک کە دروستی کرد و هەر بە خۆشی یەکەم دەوڵەت بووکە مەنعی کرد لێرە هەیە سەبەبەکەی ئەوە کاگرنج مەنعکرایە بەڕاستی ئەوەیان لەبەروەی ئەوە زۆر بە قووەت بوو قووەتەکەی لە چیە ئەمە یعنی فترەی شیکردنەوەی ئەو قڕکەرەیە زۆری دەوێ یان ئەوە تا هەرشی نابیتەوە کەرشینە بۆەوە طبعاً ئەوە دەچیتە ناو خۆڵ و لەویەوە دەستە ناو ئاو طبعاً ئاوی سەرزەوی ژێرزەوی لەویەوە بە فود چین لە بۆمە دەگەڕێتەوە باشە فەڵدەکەی تۆ ئەو بڵین حەقلەکانی تۆ کراوەکانی تێدا بوو لەگەڵ داخراوەکانی ژوورە پلاستیکیەکان واللهی لە حەقل ئیشم کرد بەڕاستی يعني كراوة بو لك داخرة بالله چەند لەم کێڵگانەدا چەند جۆر و سامپڵی جیاواز کە ڕۆژانە ئەی خۆین شیکردنەوەت بۆ کرد کە ژەهراویە بەڵێ کاگرنج دەمێ عرضت بکەم ئەو ئیشەیە من کردم تەواو زانستی کردم طبعاً هەر پاشماوەش لە ناوی هەبوو و ئەو قڕکەرەی کە بەکارم هێنا طبعاً ئەنواعم بەکارهێنا هەندێکیان فنجیساید بۆ قڕکەری کەڕوەکان هەندێک ئینسێکتساید بۆ قڕکەری مێرووەکان لەوانت بەکارهێنا کە لە عێراق مەمنوعە بەڵێ یەک لەوانە مەنعکرا بوو کلۆرپایرۆفۆس طبعاً ئەویان لە هەر هەموویان نسبەی پاشماوەکەی زیاتر بوو بەس هەیشە توانی طبعاً زۆر بە ئاسانی نمونە هەندێک نمونەم پێ بڵێ لە سەوزات چۆن بەجێمێنێ لە میوا چۆن بەجێمێنێ لە کاریگەری لەسەر گەنم چییە لەو گیایە کە مانگا و گوێرەکە و بزنەی خۆن چۆن بەجێمێنێ چۆن بەجێمێنێ لە ماستەکەیە چۆن ئەچێتە شیرەکەەوە چۆن لە گۆشتەکە تەراکومەکات بەڵێ طبعاً کاکرنج ئەوەی کە ئەما دەیخۆن وەگۆی باسم کرد ئەو میوە سەوزەیە بە فترەی یان بە مروری وەقت لە ناو جسممان تەراکم دەکات طبعاً لە لیڤەر زیاتر تەراکم دەکات طبعاً ئەوە مسەبیبی ڕئیسیە لە بۆ سەرەتان مسەرتنە
لە ژنە چی دروستەکە و لە پیاوە چی؟ طبعا لە ئافرەت تووشی مسکەڕێج دەکاتن لە بارچوون هەروەها زۆر جار تەشەوە خوڵقی دروست دەبیتن لە منداڵەکەی طبعا هەر هەمووی لەبەروەی وجودی پێستیسایدەکە هەیە قڕکەرەکەی لە ناوە جا لە میوەبی لە سەوزەبی لە هەرچبی طبعا ئەتوانی ناوی یەک دوو شتم پێ بڵێ کە بە تایبەت شیت کردەوە بەڵێ ئەوانەی ئەم شیم کردەوە کاکرانس کەلام ئیشم لەسەری کرد لەگەڵ خیار لەبەروەی فکرم کردەوە ئەو دووە زۆر بەکاردێتن طبعا ڕۆژانە بەکاردێنی بەڵێ طبعا لە کەلەرم لەبەروەی ئەوەی نییە بڵێن پەلچی نییە لێ بکرێتەوە ئەوە نسبەتی زۆر زیاتر هەبوو لەوەی لە خیارەکەی هەیە خیارەکە کەمتر بوو کەمتر بوو هی ژووری پلاستیکی بوو یا هی کراوە بوو بەڵێ یەکەم شت لەوی زیاتر بوو طبعا من کە وەریشی دەگرم سامپلەکە بە طریقەتی یعنی عشوایی وەری دەگرم لە هەڕەمەچی بلێن هەندێک لە ناوی پارچەکلەوی پارچەکلەوی تێکەڵی دەکەین لۆ ئەوەی بەستەنیان نەلێن ئەمە غیلافی دەرێمان ئەوە کردێ تەحلیلمان لۆ کردیا ڕەنگە بلێن هەندێک لە سەرەکەی لا بین ناوەکەی مشکلەی نەبی ناوانیە یعنی ئەم بە طریقەتی عشوایی وەرمانگرتێ لە هەر هەمووی پارچەکان طبعا ڕسیدیو تێدا مابووە زۆر یعنی پاشماوەی زۆر لە ناو بەجێ مابووە ئەمە لە دەری هاتەبوو یا بەرهەمی خۆمان بەرهەمی خۆم بوو کە لۆ خۆم کردم لە حەقل بەس لەگەڵ وەش یعنی گوتم با بزانم ئەوەی فەلاح دەیکاتن وەزعی ئەو خواردنانە چییە ئەو میوە سەوزانە طبعا خیارم وەرگرت لە بازاری وەرمگر بلێن بە هەرەمەچی ئەمان ئەنجامت هەبوو ئەنجامم کاک ڕەنسلەیە کەچیان هیچ دەرنەچوو طبعا ئەو ئیسپاتی وەی دەکا کە ئەو پیستیسایدە من لۆی بەکار نەهاتیە بەڵام دوو دانەی تر موسیبەت دەرچوو طبعا لەوەی تۆ خراپتر بوو نائی من تقریبا کە تەزمنەکەی لەبەروەی بە زانستیشم کردبوو لەسەری بەڵام ئەوی تر لەبەروەی جوتیارەکانمان ئەوەندە هۆشیاریان نییە یعنی بە شێوەیەکی زانستی بەکارناینی کارەساتەکە لە چ بووم خۆی مەڕێنجەکمان هەیە کە ئەوروپیان یونیۆن ماکسیمەم ڕسیدیۆ لمتە خۆی لەو ڕێنجەی نابی دەرچی بەڕاستی هەر قڕکەرە و هەروەها هەر سەوزەکیان میوەک ئەوەی خۆی هەیە ڕێنجی خۆی هەیە بە لەو ڕێنجەی دەرچی یعنی شیاو نییە لە بۆ کۆنسیومەر ڕێنجە لەو ستانداردە جیهانی بەقەد ئەو ڕێنجە بوو مەتەلەن 1 میلیگرام بوو لە بۆ هەر کیلۆگرامەچی ئەوەی ئەمن کردم 3 میلیگرام بەسەرەوە بوو یعنی 3 هەر کیلۆ لەو خارە بخۆی 3 میلیگرام ژەهرە خۆی میلیگرام و بە زیاترەوە لە ژەهری تێدایە یعنی ئەوەش بەڕاستی دەگەڕێتەوە لەوەی کە جوتیارەکانمان ئەستی وشیاریان کەمە یعنی بەو طریقە زانستی ناتانی مەثلا ئەمە ریکۆمەندیشن دۆزمان هەیە کە ئەو هەر پێستیسایدێک طریقی ئامادەکردنی زیایە لەوەی تر باشە چیت بۆ دەرکەوت چەند جۆری جیاوازی پێستیسایدت تیا ئەتوانرێ بە زانستی شیکاری ئەوە بکرێت چەند جۆری جیاواز بەکار هاتووە بەخۆی باشترە لەوەی کە زۆر هەوڵمدا بەڕاستی یعنی لە جوتیارەکان وەرە بگرم بزانم چی بەکارهینایە زانیاریان نەدەدا بەڵام هەر ئەم کارە ساتەیەکە لە بەردەستی دکتۆرەوە بەتەکیدەوە ئەوە زۆر شۆکی کردی لە توێژینەوەکە بەڕاستی ئەوەی شۆکی کردم ئەوەی ئەمن لۆ خۆم زراعەتم لۆ کرد بەڕاستی نەمتانی بیخۆم حتى زۆر بە حەضەرەوە لە گەری معاملەم دەکرد کە مامەم دادەنا دەستکێشم دادەنا ئیشم لەسەری دەکرد بەڵام ئەگەرچی ئاگام لەوەی نییە ئەوی لە بازاری دەکڕم سێ بە قەدوەی زیاتری تێدا زۆر بە ئاسایش بەرهەمێکی تەندروست بەرهەم بەیانیت هێشتا ئاوا دەرچووەنە بەڵێ ئینجا ئەوەی دەرێ ئەوەی سێ جار لەوەی تۆ خراپتر سێ جار لەوەی من خراپتر بوو باشە ئێمە ئەم میوە بریقایارانە بینین ئەم خیارە بریقایارە جوانە ئەم خیارە گوڵ بەدەما تۆ سیقەت بەم جوانیانە هەیە بەڕاستی نەخێر لەبەروەی یعنی خۆی ئیشی پێستیساید ئەوەیە کە پاراستنی بەروبوومەکەیە هەروەها بەرزڕاگرتنی نرخی بە بازارکردنە ئەوەیان چیە یعنی وە دەکات زیاتر بەرومەکە بەرچا و سەرنجڕاکێش بی لۆ یەک کۆنسیومەر یعنی بەکارهێنەر بیکڕیتن باشە باسی ئەوەت بۆ کردم لە ژنە لە بارچوون دروست دەکات چیتر ئەکید هەروە تشەوە خوڵقی دروست دەبیتن لە بۆ منداڵی تەسیل لە جینات دەکا یعنی مناڵی کە بە شێواوی لە دایکە بێ دەستێکی زیاد سنگێەوە بەڵێ یەک لە سەبەبەکانە طبعا ئەسباب زۆرە لە خۆلۆ تەشەوە خەڵقی بەس یعنی ئەو یەک لە سەبەبەکانە چیتر دروست طبعا دەبیتە هۆی نەخۆشی پارکنسۆن شەلە ڕوئاشی و هەروەها زەهایمەر بەڵێ و هەروەها زەهایمەر ئەویش یەک لە سەبەبەکان لەبیرکردن بەڵێ لەبیرچوونەوە
ئەوانە هەموو ئەسبابن یعنی بەڕاستی یەک لە سەبەبەکانە کە دەبێتە هۆی ئەو نەخۆشیانە. باشە لەسەر مانگا کە بەڵێ. بۆ نمونە ئەم پێستیسایدە بە گیاوە خوات پەلکی ئەو شتانەی کە تۆ شیکاریت بۆ کرد بەڵێ. 3 میلیگرام لە کیلۆیە کاژەهر هەیە بەڵێ. ئەگەر مانگا پەلکی ئەمانە بخوات ئەچێتە گۆشت و شیرەکەیەوە بە تەکیدەوە تەراکم دەکاتن ئەوە لە طریقەی پێی دەڵێن فود چین لە بۆ ئینسانی نەقل دەبیتن. یعنی ئەمە هەزم ناکرێ ئەم ژەهرانە نەخێر ئەو ژەهرانە تەراکم دەکات لە ئینسان بالأخص مثلا لە لیڤەر زیاتر لەوانە تەراکم دەکات وبمرور وقت طبعا ئەوانە مادەی کارسینۆجینکن ینی مسەرتنن بەڕاستی ئێسەکە ئەگەر تەماشا بکەین مقارنەتەن بە چەند ساڵی پێشتر نسبەی سەرەتان زۆر بووە. ئەرزەکە فاسی دەکات لە سەبەبەکان ئەرزەکە شتێکە بۆ بەڕست ئەکید یعنی وەکو ئەوەی بۆ نمونە من لە بەرنمەیەک ما بینەرانی بەڕێز لە کوردستان سەتان دۆنم هەیە وەکو ئەوەی کە ئێمە چەکی هێرۆشیما لێرە بەکارهاتبێ ئێستا زوو ئەبێ ژوورە پلاستیکیەکان بگوازنەوە چونکە لەژێر کاریگەریە و دەرمانانەیە خۆیان لە بەرنمەکانی پێشووترما باسییان کرد کە شت ناڕێتەوە لە عەرزەکە شت ناڕێتەوە لە عەرزەکە ئەمە کارەسات نییە ئەرزی کوردستان شتیتیانە ڕێ کاکرانز بە پێی دوایین تێژنۆم کە من کردم لە خۆڵی دەشتی شارە زوور برا دکتۆرە دەشتی شارە زوور بە خۆمان ئێمە هەلا مێژوو خوێندمانە بە پیترین دەشتە لە کۆی دنیاەوەی کە باز دەکرا ئێستا دەشتی شارە زوور زۆربەی شوێنەکان 10 سانتیم تا 20 سانتیم هەڵکۆڵی تەمەشا دەکەت تابقەیەکی ڕەق دروست بووە لیڤڵە سۆڵە لیڤل دروست بووە بۆ دروست بووە ئەوەندە پێینی کیمیاویان بەکارهێناوە ئەو پێینە کیمیاوی پێویستی بە ئاوێکی زۆرە تاوەکو سۆلە بڵایز بێت تاشی ببتەوە ئەوان سیان کردو ئەوان ئەو شکە ساڵیە کە ڕوویدا بە چەند ساڵی ڕابردوو لەگەرەوەی بە خۆشمان نەماتوانی ئاودانێکی باش بکەن برا جوتیارەکانمان ئێستا لە ژێر ئەو خۆڵ ئەو دەشتە جوانە وای لێ هاتوو بووتە دەشتێکی کە بە کەلکی زۆربەی شوێنەکانی بە کەلکی خۆم توێژنۆم کرد لە دوایین تێژنۆش دوو کە مانجە ڕابردوو بڵابەوە لە جۆرناڵێکی کاریگەر لەسەر بوو برە ساڵی ڕابرد توێژنەکەم لەسەر بەکارێنانی مادە کیمیاویەکان و لەگەڵ ئەو مایکرۆئۆرگانزمانەی کە لە ژێر خۆڵدا هەنجکە خۆی ژیان ئیکۆسیستەمەکەیە لە ژیان ڕاست تازە دکتۆرە باسی تۆکسیکی کردیانی مادە سامەکان تەمەشاکە خوای گەورە تۆ جسمی فەسلزیت و وای دروست کرد ئەو مادە تۆکسیکانە دەبی بێتە شوێنێک دوایە تەسفێ بکرێت خاوێن بکرێتەوە چکە یەک ئۆرگانێڵمان هەیە لە ناو هەموو سێڵەکانە ناو خاڵەکە پێرگوت لایسۆسۆم ئیشە ئۆرگانەڵەسە ئیشی ئەوەیە کە دامن مادە تۆکسیک و ڕسیدوەکان خاوێن بکاتەوە گەورەترین ئەو خانانەی کە لە ناو جەرگدا هەیە لە ناو جەرگی مرۆڤ ئەو خانانە کە زۆرترین ڕێژەی لایسۆسۆمی تێدا وەکو ئۆرگانانە لە بۆی وەکو تەسفێ بێ ئەوانە ئەوەندە تەراکوم دەکە ئەوەنە ڕسیدوو دەکە وای لێ دەکات کە نەتوانی پێڕاناگەل لە بۆ ئەوەی کەواتە جەرگ و مەعیدە و توانای هەرسکردنی مرۆڤ بەمانە ناوێت نامێنێ ئەمە دوو فلتەری ڕئیسیمانێ وەک فلتەری کە بڵەت دەکا ئەوەی کە کلیەکانە فلتەری کە بابن هەچەندە ئەو شتەکە بایلۆجیە زیاتر با بڵێن بەڵام وەکو فلتەریەوەی کە مادە تۆکسیکە دەکە ئەوە جەرگە لە ئیتالیا توێژینەوەت کردووە لە بەریتانیا کردوتە لە کوردستان کردوتە ئەم کارەساتەی لێرە هەیە لە شوێنی تر بینیت من دەڵێم ئەو جەوە ئەتمۆسفێرە زانستیەی با بڵێن کە بەردەستە بۆ کوردستان تاوەکو توێژنەوە بکەیت لە وڵاتانی ئەوروپانیە لەوانێ ئەمن بە تایبەتی بۆ ئەو توێژرانێک کە لەلایەنی مادە کیمیایەکان و مادە قڕکەرەکان بە شێوژی گشتی و ئەو مادانێک کە کاریگەری هەیە لەسەر تەندروستی مرۆڤ دەیکە بۆ ئێمە من لە بەڕێتانە خەریکی توێژنەوە بووم لەسەر چۆن لەسەر دەستکاری جیناتی بەزالیە ڕۆژی بەزایە دەمیز دەستکاری بکەم لە بۆی تێستێکمان دەکرد لەسەر نەخۆشیێک کە پێ دەگوتری ڤایرۆید کە بچووکترین پاتۆجینە لە شێوشی عام بچووکترین مڕیزە تاوان ئەو شارێ من لێومە ڕێگای نەدا من بچم ئەو جینەی بگوازمەوە بۆ دەگوت تۆ ئەو جینە دەگوازۆ دوای ئەو ڕووەکە دەبێتە GM پلانت GM واتە جینەتێک مۆدیفیکەشن واتە دەستکاری جیناتی کراوە ئەم ڕووەکە ئەو دەستکارە جیناتی لەوێنیان هێڵا بۆ نێڵێ لێرە شووتی بکەی بە 40 کیلۆبی بە قارەمان زۆر ئاسان ئەمە خەتەرە لە دنیا ڕێپێدراوە کارەساتە لە هیچ وڵاتێک ئەو من بەبەستم چییە کە توێژنەوە ئاسانە بۆ ئێرە لە کوردستان چکە هیچ کۆنتترۆلێک نییە آخر بەس ئەمە بێسەروبەریە یا ئەمە
بێسەروبەریە کەس بۆی هەیە دەستکاری لە خۆی دەستکاری بانجان و خیار بکە لە دنیا لە هیچ وڵاتێک نە تەنها لە شەرق لە ڕۆژهڵاتی ناوەڕاست و بە تایبەتی لای خۆمان و لە باشووری عراق کارەساتە لەوێنە لەوە بابەتانە زۆر کارەساتە چکە بۆ نمونە ئێستا من لەسەر ئەگەر ڕەبتی کەینەوە بە مادە قڕکەرەکان ئەوە یەک ئاڵایی وڵاتی بەڕێتانێدا بەڵام ئەوە بزانم لە تکریت تعبیە دەکرێەوە تا با بڵێن پۆکەت دەکرێت لە تکریت بە عالەمی بەریتانی تکریت بە عالەمی ئەمە یەک طبعا ئەو مادانە سەتان بەزەیت بە تکریت تا زیاترێتەوە بە بەریتانیا کاکرنج یعنی ئەو مادانە سەتا نۆتی لەکوێ دێت چکە ئەمە کێشەکە وایە من دەڵێم ئێستا لە چاو ساڵانی ڕابردوو باشترین بەڵام ساڵان ڕابردوو هەستمان پێ نەکردی بۆ کوێ دەچین باشە پرسیارە من لەم ماوەیە بەڕێکەوت چوومە مەجلیسێکەوە هەندێ مدیر ئاموشتی تیا بوو بڕوان پێ بکە هەر زۆر هێرشیان کردە سەرم یعنی نەمەزانی جوابی شێ بەمەوە پێیانەوتم کاکە تۆ خەڵکە ترسێنی تۆ ڕەشببینی دروستەکەی ئەم وڵاتەیەک جاروانیە کە تۆ باسێکەی ئەری ئەم شتانەی من باسێکەم تۆ تۆژەری جەنابیشە تۆژەری ئەری ئەمانەی من باسێکەم خەڵکە ترسێنم ئەم ترسا هەستی پێ بکەین باشە یا بە گەشتبینی کانگرنز ئەوەی تۆی بازەکە خاستن لەو بابەتە ئەوە ڕاستێکی تا دەرمانەکانی پێشوو بینی دەرمانی پێش بەڵام من بە تەسەوڕی من ئەوە زۆر لە دەرمانانی پێشتر و یاخود لەو گازە ژاراوی کە بە ناوی مەسفیان نەفتەکان بڵاوت زۆر کارگەری زیاترە ئێستا خەڵک وا دەزانێ ئەو گازانەی کە بە ناوی مەسفیان نەفتەکان کە ژینگەی هەولێر تێکسە ئەوانە کاریگەریانەیە بەڵێ بەڵام کاریگەری وەکەوە نیە چکە تۆ ئەوە دەخۆی ئەوە ئیدە بڵە ئەوە ڕاستە خۆ بەڵام ئەوەی تر تەنەفوزە تەنەفوس فلتەر هەیە تا دەگات ئەتوانین خۆمان بپارێزین لە ئاستی تاکە کەسیا یا ئەبێ دا و دەستگاکان خۆی دەبێ هەمە هەنگی هەبێ لە نێوان و هەنگی چی من ئێستا چۆن مناڵەکەم بپارێزم تۆ چۆن بیپارێزی چۆن خۆم بپارێزم باشە خەیار وا خەیار تۆ توێژینەوە لەسەر خەیار کردووە بۆ هەرمی وەزعی باشترە لە خەیار بۆ سێو باشترە خاستەوە سێوە لە دەرێ دێ ئێستا من نمونە هەمووتان ئەکیدم تێبینیتان کردووە ئەو سێوە کەسکەی کە لە ئێران دێت تەمەشا دەکەی دەیشۆی هەت سەورە ینی دەیشۆی بە ئاوی شەر سەورە دەست لێ دێت هەت سەورە ئەمی ڕەشاندنەکە بەڵێ ئەوە هەموو ئەو پێستیسایدێ ئەو قڕکەرەیە کە پێداکرا کێشەکەی مەچیە زگە لەوە ئەمە هۆشیاریمانەیە یعنی خەڵکەکە تازە تۆ هەرچەندە وتت من ڕقم لە هۆشیار و لە زەمیر دەبتەوە یعنی زەمیرە نەموت ڕقم لە ئەڵێم نابێ بەجێ بێڵی بۆ زەمیر بەڵام دەبی بۆ زەمیر جێ بێڵی بۆ نمونە بۆچی ینی تۆ برازوتیارێک هاتووە پێی دەڵێ کاکە ئەوە لە بۆیە تا بازارت باش بێ لە جاتی ئەوەی کە بۆ نمونە یەک لتر لە ناو 100 لتری بکە لە بۆی بابرێن مێکیچەرێک دروستکەی کابرای لە کلانێتەکە ئەوەی کە دەفرۆشرێ بابرێن بە کوردەکەی بابرێن شوێنی فرۆشتنی ئەم دەرمانانە دەڵێ دە لتر لە ناو 100 بکە بۆ واتە زیاتر بفرۆشی کێشەکەمان وایە ئێمە ئەوە دەبی کۆنتترۆل ئاخر هەنێک شیلەی نووسراوە تا ئەو مدەیەتەوە بێ مەیخەرە بازارڕەوە ئەمە سەری خەنە بازارڕەوە ئیکەنە بنی و ئەیخەنە بازار کاکڕنج مادە قڕکەرەکان و پەینە کیمیایەکان ئەوەندە زیانیان زیاترە لەوەی کاندە سوودیان هەبی بۆ کۆمەلگا باشە ئێستا دکتۆرگیان بمبوورە قسەکەت بەشەکردوێ بینەرانی بەڕاست لە تکریت بەرهەمەیە بە ئاڵای بەریتانیاوە لێشی نووسراوە بەریتانیا ئێ باشە ئێمە چۆن بزانین لی بڵەکەی ناویشی هەردرۆنیە ئەو هۆشیاری دەوێت کاکڕنج هۆشیاری دەرەقەتینە ئەی ئێمە کوالڵەتی کۆنتترۆڵی خەڵکێک نییە لە وڵاتە موچەی ئەوە وەرەگرێ ئێمە بپارێزێ ئەی خەڵکێک نییە موچەی وەزارەت وەرەگرێ ئەی ئەم هەموو حیزبانە ئێستا من لە بانگەشەیە هینەکەم ئەم هەموو بەڵێنا بەم خەڵکە دەدەن نابێ ئەو خەڵکەش بپارێزن سبەینێ ئەی هەر کورسێکە و بەرەوە دانیشتەوە خۆ چەند ساڵە هەڵبژاردن هەیە لە وڵاتەیە بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە هەر کورسیە بنەوە و هەر وعدمان پێن و ئێمەش لەوانەیە ئەم دەرمانانە وعدەکانمان بیر بەرێتەوە چون کەوتی تاسیری نامێنێ لەسەر زاکرە نامێنێەوەنا وتێ تووشی لە بیرچوونەوەچە بۆیە ئەوان بە ئارەزوی خۆیان وعدمان پێن و ئێمەش 4 ساڵی تر دیسان باوەڕەکەینەوە دیارە بەخۆ ئەم دەرمانانە باقڕانشتوانی چۆیە شێوەیەکی هەرەمەکی ینی دێنێت نۆف وڵاتی مەدەما لەسف ینی نەبێتن وێفنە بێژن بەس ئەگەر تو سەحکە هەندێک مەرزت هەین بێگەوێ بیان منافسە ینی ئەز مرزێکی بێژین
اف تشتا قدغه داخلي كردستان بتبون منا پرویزخان نیاله لحاج عمران وليت حاج عمران نیاله لابراهيم خليل بالضبط بیا مزایده مثلا دو سحكت الشولينا ما دي الله هم بلاويتن دي شفت خوگيرتن گلك جرا دهتن بس بربتر اف درمانتنت مرزت قصر ورا راتتن شجاه كم سحكين برهم هنرد هر زياده وكيل بجم بشكا شيري بركفت البازار دميت كردستان وعراق الشوالات الصينيه وهندت چونكي ما ديتوات ارزانن وتسجيل جني نفتن چونكي قاچاقي دي داخل بيتن ورجه قلت دي اسمه برنامج داس تيستك بكم من تلفونا مرزك مقصر كر تلفونا اخراجي كر مقلت مدفتن هندك درمان بين بس قاچاقن تصور که برسوای چه بو قلت من اونا مشكله منه حس که صارو خوابینه بس وقت توتيني او حاويه درمان تدا تني طنه که علافي دانه ديماهي که طب ناوي علافي في درمان هني داخل بكم وهر حاويه يجي 6 ورقه دبتا درباص ملا مقصره اول مقصر ودليل جمله هي هم دنجي وهم او مسجد ما بو يكون فريقين بخير بيبو عراقي ديمقراطي فدرال عثمان عبر بله علافين بكي ان جادواي امام مسا زردش باسی اوتان بوكا درنگ چوما خزمەتی بە گەورەی خۆی بم باشێت کە چۆن بزانین ئەوەی کە تۆمار کراوە چه جیاوازیەکی هەیە لەگەڵ ئەمەی کە لە تکریر دروستەکرێ و ئاڵای بەریتانیای پێوەیە ئەوە بە نمونە ئەگین دەیانی وا لەناو بازاڕەکانە هەیە ئێستا ئەگەڕێمەوە خزمەتتان وەڵا بەڕێزان جارێک کرد سڵاوتان لەبێ وەڵا دکتۆر شیلان قڕی کرد بەسەر خەیارە شانسی ترۆزی زانم تۆ چییە فەرمووی لەسەر مۆزوعەکە زۆر سپاس کاکڕانس بۆ دەرفەتا سلااو لە بینەرانت بەڕاستی هەز دەکەم غەدرێکی زۆر لە دەرمانە قڕکەرە کشتتوکالەکان کرا بەڵێ من تێدەگەم لەوە کە ئەوانە هەموو ژەهرن دەتوان بڵم سەیف دوو حەدەینن کاتی خۆشی بازم کرد ئەوانە شمشێرەکەن هەردوو لای تیژە بەڵام ئەگە بتواندرێت بە ڕێگایەکی ڕاست بەکاربێنرێت سوودی زۆر زۆرە سوودەکەش ئەوەیە ئەگە ئەو دەرمانە کشتتوکالیانە نەبێن ئەمڕۆکە من تو چلوێک تەماتە بە $8 لە هەولێر ناکڕین ئەوە خاڵێک خاڵی دومیان ئێمە چەند مشکلەیەکمانەیە هەموو فۆکسەکە خراوەتە سەرچێ دەرمانی کشتتوکالی دەرمانی کشتتوکالی ئەم دەتوانم بڵێم ئەوە بەسیترین حەڵەقەی کێشەکەیە کێشەکان بە شێوەی گشتی و بە هێلەی بارستین یەکەمیان دوو زۆر دەرمان هەیە کە پێی دەڵێ مسەجل و غێر مسەجل دەبێت ئەوە مختبەر یەکلایی بکاتەوە مسەجل باش یان غێر مسەجل باش چونکە زۆر جاران غێر مسەجل لە مسەجل باشترە لەبەرچی ئەوە هەمان دەرمانە بەڵام لە ڕێگایکی قاچاق داخل دەکرێت و 2 ساڵ چاوەڕێی بەغدای نەکردووە $3 دەفتەر نەداوە و تیمێکی وەزارەتی زراعی بەغدای نەبردووە بۆ سەفەر بووە ئەو دەرمانی مسەجلە هەمان دەرمان زۆر هەرزان تریش هەیە کە فەلاح ئەوی پێ باشە بکرێت لەبەر هەرزانەکەی و هەمان ئیشیش دەکات بە من مەڵی خراپیان خراپنی ئەو مختبەر دەبیجارم کەسێکی علمیم قسە لە مختبەر وەردەگرم دەرمانێکی پێ دەڵێن مەمنوع دووەلێن ئەو هیچ قسەم لەسەر مۆزوعانیە مادام 200 دانە هەیە کە مەمنوعە دووەلیەن ئەمە خەتەر نییە لێرە هەیە کاگڕ ڕەنس دووبارەی زاری پێشەم شتێک ئەو بەرهەمی ئەمەدەی خۆین لە کوردستان لەوانەیە 4 مانگ بەرهەمی کوردستانە بێ زەحمەت ساڵ 12 مانگە ئەگەر 4 مانگ بەرهەمی کوردستان بخۆین ئەو 6 مانگ ئەو 8 مانگەکەیت کە بەرهەم لە دەرەوە دێت چێ زامن دەکە چێ فەحسی و بەرهەمانی کردووە تا چەند چیمیاوێتی تێدایە یعنی فەلاحی خۆمان ئەگەر زەرێلی لێمەداوە تەنها 4 مانگ زەرێلی لێمەداوە من دڵنیام 16 قازانجی بەمەگەیان نەیوتووە فەلاحی خۆمان زەرەری داوە باسی دەکەم ئەو بەرهەمە ساڵ 12 مانگ بەرهەم دەکەم من گلەیەکەم با پێت بڵم با قسەکانی دڵم بکەم باشە وەکو ئەو نیشتیمانیەک لێم وەربگرا بەڵێ ئێمە وازانین کە ئێوەی پسپۆڕ و ئێوەی دکتۆر خەڵک بۆیە ئەنوێ وازانە ئێوە بە خەبەرن وازانەیە ئێستاحەقە ئێوە لێرەدا بە توێژینەوە دەتوێژینەوە ئاوا بن بە دەموچاوی منە بڵێن لە خۆتەوە قسە مەکەوە توێژینەوەیە نەک بێن پێم بڵێن کێ دەڵێ هەرمەی دەرەوە باشە زمانی کێ دەڵێ نەماوە میلەتێ جامیعی هەبێ نابێ بڵێ کێ دەڵێ ئەزانی کێتوانێ پێم بڵێن ئەزانی کێتوانێ بڵێ پێم وایە تۆ ئەتوانی بڵێ پێم نەک من بەس تۆ نابێ بڵێ پێم وایە ئەبێ با توێژینەوەکە و پێمان بڵێت پێم وایە من لەسەرەوە وەستاوم ئەو باسی ئەو مۆزوعان دەکەم باسی سیرەکەم دەمەوێت بەس منزوری وێنەکە بە کاملی نیشان بدەم تەنها قەرکەرە کشتتوکالەکان پیشان نەدەم باسی ئەو زۆر سێ جۆرەمان کرد بە شێوەیەکی گشتی دەرمانەکان هەمووی لە بەغدا دێن ئۆکێ دومش کە درنگ کە دەرمانی مسەجل بەکاربیێنی ئایا دەزانین لەو مەوزوعە تەنها چەند شەریکەیەکی ئوردونی و لوبنانی تێداد مستەفیدن مەوزوع بزنسە ڕاستە خۆراکە و مەوزوعەکانی کە سەحەت بەکاردێنرێت چەند دەکو تەشی ناتۆن ناوێن بێن چەند شەریکەیەک مسەجلن لە بەغدا هەر ئەوانە دەتوان تەزیل بکەن کوردی عیملاقمانەیە لە هەولێر پێش من بەڕاستی ریسێرچ خۆم کردووە
ویستویانە دەرمان تەزی بکەن دەزانانی وەزارەتی زراعی بەغدادیان پێ دەڵێ دەبی دەرمانەکان سامپڵی دەرمانەکان بە DH ئەلبوم بینن ئایا دەزانین DH یەک لە شەرت شروطەکانەوەی هیچ موادێکی لیکوید ناگوازێتەوە یخۆ وەزارەت دەزانی بەس تاوەکو عرقەڵە بێختەنە مەوزوعی ئەو دەبتە چ مەوزوعی بزنس بێمە سەر خراپەکەی دووبارە چەم توێژینەوە دەکەم لەسەر ئەو موادەی کە احتیکار کراوە لەلایەن چەند شەریکێکەوە لە جۆرناڵێکی جیهانی نەشریەکەم و بڵاوەکەمەوە داوا لەسەری قەی دەکەم ئەتوانی ڕێز و زەراش ببیتە تۆمەتباری بکەی بە ڕشتنی موادی کیمیاوی بڕوان پێ بکە ڕێگانیە نەبێت چونکە ئەمە ئیبادەی جەماعیە و باش ئێمە ئیبادەی جەماعیمان بینیوە ئێمە کۆمەڵکوژیمان بینیوە چۆن ئەبێ کۆمەڵکوژ بکات ڕنج ئێستا من سیارم لەسەر سۆر سیارەتێت 200 لێ بخڕم خۆم بەلایەک دادەم زەمبی سیارەکە چییە؟ ئەو موادە کیمیایی کە باسی دەکەن کە خەڵکی کوشت زەمبی موادە کیمیاویکە چیە ئەو مرۆڤەکەی خراپ بەکاری نەخێرتیاتی لە سەتیش بڕۆی هەرە و کوژە کاکە ئەوەتانێ هەر ئەمە خۆی هەر ئەمە بە پێی قانونی عقوباتی عراقی بێجگەلەوە ئەمەی کە لە دووربینەچە ئاخرەڵی دووربینە هەر ئەمە بزانەوە شەرکی بایریش دە سەیریکە هەر چیەک بێ قوتۆکەی بایرە ناوەڕۆکەکەی تکریتە دێمە سەریەکی زنم دەدێمە سەر مۆزوان هەمون پێ ئەو مۆزوان دەست خۆش بیاخۆ کاکە ڕەنج کە دەرێن دەرمانی غێر مسەجل و مسەجل ئەوە کاری حکوومەتە بتوانێت سەیطرەی لەسەر کە سەیطرەی هیچ لەسەر نەکردووە دەزانی وەزارەت معکول احتراماتم بە بۆ ستافی وەزارەتی زراعی هەولێر کە با بڵێن خود بڵێن ئیقلیمی کوردستان حرفیەن گوێ لە هەموو وشەیەکی وەزارەتی زراعی بەغداد دەگرێت بێ ئەوەی بەس لێکۆڵی نوێژ بەسی لە پلانە بکە بەغدا بڵێ بەیانی ئەو مەنعکە ئۆکێ مەنعی دەکەم بەڵام دەکرێت بزانم یان پرسیاری دوو زانا بکەن ئایا دەزانی چەندین تاجیری گەورەمان هەبوو من ئاگدار بە نزیکەوە دەیاناسم ساڵانە چەندین مەغزەنی دەرمانیان هەبوو ئێستا دەرمانیان چۆڵە تامان بەرنامەکەی کە پارسال کردمان ئەنجامی خۆی هەبوو تاوەکو ئێستا و دەرمانێک غێر مسەجل زۆر کەمی کردو لە بازار لە ترسان لە وعیان لە ترسان لە وعیانە دووبارەی دەکەم ئایا دەزانی باشترین فلتەر بۆ بازار فەلاح خۆیەتی بۆ فەلاح کە دەرمان دەبە لە مەسەن لە دوکاندارێک لە چی دەرمانەکە بەکاردێنێت تەرزە تویەکە بەکاردێنێت ئەگەر نەتیجەی نەبێت ئەو خۆ پارە هەر ناداتە فەلاح ناداتە دوکاندارەکە ئەسڵەن یعنی باشترین فلتەر فەلاح خۆی دەکات ئەخرەزانم بەس خۆ ئەوە نەتیجەی زۆر باشە خۆ ئەوە لەوانەیە شووتی و بۆ بک بە 20 کیلۆ خۆ معیاری فەلاحی داما و چییە بەرهەمەکەی زۆر بەرهەمی خایب وانە با پێت بڵم ئەمانە تەرکیزیان زۆر زۆرە توێکڵەکە و ڕەنگە بۆ بە قوت بکەن زۆرتر بەرگە بگرێ بە بێبەڕات وانە بە معیاری بازار باشە بەس بە معیاری کیمیاوی خەتەر کاکە ڕەنج ئێمە کەسانە تۆ کەسێکی زۆر خەمخۆری بە وڵاتە بەڵام بڕوان پێ بکە تەنها چەکچێکە لە بزمارێکی دەدەی حەلی موزوع زۆر بەسیتە تۆ ئێستا خۆ پێوەتە بەرنامەکەی پێشمان لە 160 تەسیری بۆ موزوع هاتووم حەلی ئەو موزوع زۆر بەسیتە مختبەرێک و هەیئەیەکی زۆر بە خۆت لە کوردستاندا بندرێت هەرچی دەرمانە لە گومرگەکان هەمووی فاحز بکرێت بە غێر مسەجل و مسەجلتەوە هەنجی پیاوی باش بە دەردەکەوێت هەردووکمانە قسە دەکەێت ئافرین ئینجا ئەوە نییە ئەو لە قودرەتی چێدا هەیە حکوومەت دەبی بێتە پێشێ بەڵام حکوومەتێکی چۆنیش کە مختبەرەدانرا من کەسێکی بە قووەتم و پارە دارمیان نفوزەکی حزبیم هەیە بە تەلەفۆنێک ئەمریکان نەگۆڕم کە دەرمانی خراپ بوو سەرۆکی حکوومەتیش معکول احتراماتم بڵێ خراپە احترامی علمەکە تا ئێستا ناژیرێت ئەمە کەسانی لە مستەوای بابڕ ئەکادیم کە قسە دەکەن بەڕاستی چۆن ناژیرێت ئەزانم بەس ئێستا زین چۆنیا ئێوە پیاوی زانستن قسە لە ئێوە وەردەگیرە ئێستا 5,000 مەزرعەی خەیارە هەبێ ناتوانانی بەرپەرچی دکتۆر شیلان بیتەوە لەبەرەوەی وەرەقەی تاقیگەکەی پێەیە بەڵێ اکتشافاتی زانستی هەیە خۆ ئەو ڕقی لە خەیار نییە نەکیدم وانە ئەو ڕقی لە خەیار فرۆژ نییە ئەو لە چاکەی خۆیت و بەحسی کرد لە چاکەی خۆیەتی و دکتۆر کارزان با پێت بڵم دکتۆر کارزان کە توێژینەوەی لەسەر خاکی شارە زۆر کردووە خۆ با پێت بڵم دژمنایەتی لەگەڵ شارە زوریەکان نییە خەم بۆ شارە زوریەکان وانە ئێ باشە ئەگەر ئێوە لە زانکۆکان ئەم توێژینەوانە کۆبکەنەوە ئیتر کەس قسەی نامێنێت هەزاران جار کراوە ئەو قسانە کاکڕانجان یاسا بەتەنی تەنفیز ناکرێت ئەگەر چەکوچی لەگەڵ نەبی ئەگەر شمشێری لەگەڵ نەبی ئەگەر هێزی لەگەڵ نەبی پشتی حکوومەتی لەگەڵ نەبێ با من ئەو دکتۆرە بەڕێزم بە هەر قسە بکەین کە حکوومەتێک گوێی لە زانستەکە نەگرت و بڵێ بێ زەحمەت ئەوە زانایەکان لیژنەیەک پێبینە ستان پێویستە بۆ تام کەم تاوەکو ملەتی خۆم لەو ژەهرە بپارێزم مامۆستایەکان دەن دکتۆرەکان دەڵێن قوربان وەرە مختبەرێک دابرین لەو کوواڵەتیە بەو جیهازانە تیمێک پەروەردە دەکرێت خاص بۆ ئەو مۆزوعە هەموو شتەکە هەم لە خۆراک هەیەک پێ بووێت ئێستا بێ بازاریە کاکەڕنج هیچ ڕقابێک لەسەر ئەو مۆزوعانە نییە هەم دەرمان داخلکردن هەم چۆنیەتی بەکارهێنان ئیرشادی زراعی زۆر خراپە فەلاحی قوربە سەر چ بکە کە
دەرمانەکەی نازانی بەکاربیان هەر لە نیەت سافی خۆیان لە خراپی خۆی کاکە با بڵێن حاشاشی جوتیارەکان دەرمانێکی جارکە من جوتیار پاکترین شەریحەی کۆمەڵگە دەبێ ئەو دەستی فێریان دەکات نەخێر باوەڕ ناکەم ئەگەر دوکاندارەکە پێ بڵێن ئەوەندە لەوەندە بەکاربێنە بەڵام ئێوە دوکاندارەکە ئەڵێ پێڵێ زۆرتر بەکاربێنە بۆی زۆرتر سەرف ببێ هەندێک ئەوجەوە بزانام مۆزوعش کە ڕادەچێشی دەزانیم خۆم لە هەندێک نەخۆشی هەیە بۆ لە کرمێکی لە فریز دەدات بە قوتین دەرمان کە ناوی ناهێنم سکوێک دەرمانە محەڕەمەکانە بەکاری دێنم پارۆکرا بەکارم دەینە زۆر بە ئاسانی دەیکوشت ئەو سارە نایکوژێت لەبەر چ نایکوژێت مەناعی لێ پیدا کردووە نازام چی لێ پیدا چ دەرمانێکی لێ دەمێستا تەنها بە نەفت دەمری بازارەکە زۆر شڵەژاوە تێک نەگەیشتنەشی زۆر خەتەر هەیە لە بینی بازار و حکوومەت شڵەژانی بازار یەکسانە بە شڵەژانی سیحەت کاکە ڕەنج جارێ پێشەمشتش ئەو سەرەتان لە ئینسان هەیە بە ئەبحاس سەتادە لە بۆ 12 لەوانەیە پێست کۆنتڕۆلەکان بابنێن پێچ سایدەکان مسببن باقی هەوا و ئەو دوو کەڵانی کە لە وڵاتانی سەعادە لەکەن ئیتالی دووڕا بوەستە طبقەیەکی زۆر خیالی ڕەشی زۆر مخیف دەبینێت سەر هەولێر هەیە سێ بەشی سەرەتانەکەن ئەو سەبەبیتی وەکو بیستومە لە دکتۆری سەرەتانەکانی خستەکانی نالەکەنی جیاوازەکەن ئەوەڵێ ئەو ڕەشیە بەخەرەمەکاریگەرنیە لەبەرێ ئەمە ئەی خۆی بۆ ئەو مەوزوع ئەو سازی بەڕێز هەموو داخلی جسم دەی بۆ ئەو مەوزوعانە ئەو قسە لە من وەرگرنە لە دکتۆر لەبەر سیسکۆ مەوزوعش تۆ بێدەبی ئەوان جواب دەنەوە بەڵام ئەوی بیستومە وەکو جەنابەت نەقلی دەکەم بۆ جەنابەت ئەو هەموو دەچێتە ناو جسم هەر ئەوانە هەموو مەدخولاتی جسمن چ لە مەعیدە بێت چکە ئەگەر باسی دەرمانی کوشتتوکالێکام بکەن دەرمانی کوشتتوکالە بە چەند ڕێگایەک حەشەرات دەکوژن هەیە تەلاموسیە تەش دەکرێت یانیش تەنەفوسیە یانیش خۆراکە ستۆماک بە سێ ڕێگە ئێوەش بە هەر سێ شێوە ژەهر دەخۆی بە ڕێگەی تەنەفوس بە ڕێگەی تەلاموس بە ڕێگەی مەعیدەکە دەرمە ئەو دە خوارە خۆراکە بە ژەهرایی بوونانەی کە دەیخۆین حەلی ئەو مەوزوعی من بۆ هاتوون بەڕاستی یەکەم شت بۆ چەند پەیامێکی کورت و ڕوونم هەیە شەرت نییە ئەو مەوادانی غێر مسەجل بن پیاوی خراپ بن لەوانەیە مسەجلەکە زۆر خراپتر بێت زۆر لە سین حاویە هاتووە بۆ قەسری جنوبی عێراق لە سین هاتووە بەڵام لەستێن نووسراوە مێدیەن جێرمەنی ئەو چۆن حەل دەکرێت من نازانم زۆر گرینگە بە زووترین کات مختبەرێکی زۆر عیملاقی زۆر بە توانایی بێلاینی زۆر بە پشت بەهێز دابدرێت هەموو دەرمانەکانی گومرجی کوردستان بە هەموو کوردستان هە چوار شارەکەیەوە فەحز بکرێت ئیجا بەدە دەکەوت چێ باشە و چێ خراپ ئەگەر ئەمە نەکەین بەرەو چۆ ڕۆین دەبی خەستەخانی نالەکە لێشکە بخینەوە داخۆ کە 12 وەکو ئەبحاز من گەڕاوم لەسەری 12 لە بۆ 12 دەرمانە کوشتتوکالەکان سەبەبی دروستبوونی کانسەر و سەرەتانە باقی بۆ شتەکان کە بەزێ بن چونکە کانسەر بەزەوە دروست نابێت هەیە ویراسە هەیەی هەیە بیئەی تەواو هەیە لە ترس دروست دەبیت خۆ سەرەتان بەس ئەو دەرمانە نییە زۆر ئەسبابێک کە سەرەتان دروست دەکات کاکرانج باشە برا جوتیارەکانمان با قسێکی زۆر گوناح زۆر بێکەسن چۆن زۆر گوناح و زۆر بێکەسن نەبێ ئەوان بەرکەوتەی ئێستا من دکتۆرم بینی لە ناو بەدواداچوونەکەی هونەر ڕەشیددا لە دۆک دکتۆر هەر لەم دکتۆرە ناچوو بە قات و بۆین باخەوە دەستکێشی لە دەسا بوو لە وەزعێکی زۆر تایبەتە بەڵام ئەوان بەردەوام بێ دەستکێش دەستیان پێوێتی ئاوەکە مەسەلەن بەشێکی زۆریان ینی ئەوان چۆن بەکاری بێنن چی بکەن هیچ نەبێ با سەحەتی ئەوان پارێز باش کاکە ڕز قسەیەکی جوان کرد لە بیداتی بەرنامەکە لە دنیا شتێک نییە بە ناوی زەمیر و ئینسانی باش تەڵەبە بە دەرەجە دەگیرێت شعبیش یان دەبی بە زەڕای بگیرێ یاریش ئەوتا ئیزراعاتی قانونی و زە حەبسەدا غۆچی لەسەر هەیە پێویست ئەو شتانە تۆم بکرێت ئەگە بتێ زەبتی ئینسان بکەیت لە خۆم ڕادەست پێ دەکەم هیچ ئینسانێک قابلی ئەوەی نییە تا 100% تو سیقەی پێ بکەیت محتەمەلە قابلی غەڵەتە بەڵام ئەگەر یاسایەکە و پەیڕەویکە لە ئەوروپا بۆ کەس ناوی سیاقەتی زۆر سەریع بکات ئیزراعاتش تونند هەیە لەوانە بە 3 جار ئیجازەت لێ وەربژێتەوە کابرا دەترسێ پیاوی باش نییە بەڵام دەترسێ دووش ئەمجار نمونێک بەکاتم کە ئەگەر کوڕەکەم هەڵەیەکی کرد منێن کە گلەی لە خۆم دەکەم لەوانەیە پەروەردەم باش نەکرد بێت ئایا ئەمە تا چەند فەلاحەکانمان پەروەردە کردووە تا چەند ئێستا لیژنەی کوشتتوکاڵ لیژنەی ئرشاداتی زراعی کوشتتوکات سەردانی فەلاحەکان دەکات ئایا دەزانین وەختی زمانی سەدام حوسێنی گۆڕ بە گۆڕ مانگانە مهندسی مروشیدی زراعی سەردانی فەلاحی دەکرد هەم تەمەشای بەرهەمەکەی دەکرد هەمیش پێی دەگوت چ دەکەیت وەزعەکە ینی کۆنتاکتێک هەبێت لە دنیا ئێستا کۆنتاکتانە نەماوە با من بڵێ یەک پرسیاری واقعی دەکەم گریمان گومرگ بەیانی هەر هەمی هەرگیرە و شۆفەری لێدرا وەزارەتی زراعە بەدیلە تا چەند داعمی فەلاح دەکات ئایا دەزانی ئەو گومرگەی هەولێر و دوهۆک و سلێمانی نەبێت لەوانەیە ئەو خیاری دووبارەم دەکەمەوە ئەو خیاری کە ئێستا لە بازار ئەگە بەرهەمی خۆمان بە 8,000 نایکڕی باشتی تۆزار باشترین داعمیان کردووە وەرن ئەنگۆ زەبتیکەن حکوومەت وەرە زەبتیکە مەهێ لە دەرمانی خراپ ئێستا کە دەرمانی خراپ کەوتە بازار من لە بایعی گەورە کڕیم زەمبی من چییە حکوومەت بۆ هێشت هەسڵن داخلی وڵات بێت ئەو پرسیاران جواب بدەنەوە بۆی خەڵک وا تێنەگا بەس خەیار خراپە وەزعی ئەوانەی تر چۆنە ئەم هەموو شتێک کە بەبەر چاومانەوە لە عەلوەکانەوە دێتە ئەم وڵاتەوە و هەریەکە و بریقەیەتەوە و
هەر بەلا ڕووی بانکتەکە بخوا ئەوانە چیەکە مەقسەد چیە؟ بەرنامی پارسا قسەیەک کرد خەوزام خراپ لەسرم کەوت با مختبەر جواب داتەوە من دووبارەی دەکەم ساڵی 4 مانگ جوتیارەکانی خۆمان بەرهەم دەدەنەما 8 مانگەکەی تر لە دەرەوە هاوردە دەکرێت بێ زەحمەت لیژنەیەک پێک بێن مختبەرێکی عیملاق ئەو بەرانە فەحس بکەن تا بزان تا چەندی گونجاوە عنی خۆم فەلاح مشتێک فەلاحی خۆمە بازاری خۆمان نییە لۆیە دەڵێم ئەو فۆکسێکە بازاری خۆمان هێشتا بەرهەمی خۆمان بە هەموو بەڕائیم باشترە باشترە شتێشکە لە وەکو زانستیمە دکتۆرە باسی کرد موادی متەبەقیات کە دێتە ناو جسم هەندێکیان لە ناو جسم دەمێنێت تەڕاکم دەکات لە غودە لیمفاویەکە هەندێکیان دەردەچن لە پاشەڕۆ لە میز دەردەچن ما احتراماتم دەڕووی جەنابەت ساڵی چەند توێژینەوە کرێ لە کۆلێژەکانی کشتوکە بەخوا لە کۆلیژن دەوی زەماتی کۆلیژ جواب دەنەوە چەند توێژینەوە بە ڕێژەی وڵی خۆی بەپێی تەخەسوس دەگۆڕێ کاکران ئێستا بەستم بۆ ئەو بابەتانە بۆ سەڵتان توێژینەوەی وەکەوەی دکتۆر نەکەین ئەمە بوو بەرەگە قەتعکەم وەکەوەی خۆت لەسەر شارە زوو ئەوەی ئێستا ئێمە باز دەکەن شتێکی زۆر لاوە چییە زۆر بەیسیکە بەنسبەت توێژەران زیانەکان و ینی لایەنی با بڵێن منداڵ لە بەرچوون و یاخود کرۆمۆزۆمەڵ ئابیرەیشن و ئەو بابەتانە ئەمە لاوەچێکی ئەوە ئەمە قوربە سەرمانەکە بۆ لە مەشە سیارترەیە کاکرنس بەنسبەت توێژە زۆر لاوەچین ئەوە ئێمە خەریکی سین من وەکو توێژەرێک ئێستا خەریکی ئەوم بەدیلی ئەو مادانە چیە بۆ برا زوتیارەکانمان دابینکەنی و تاواکو هەم زەرت نەکەن هەمیش لایانی تەندروست بێ ئێمە خەریکی ئەوەت ئەبێ ئەتوانین بەکارینێنین زۆر ئاسانە ئێمە من بوو وەرەگەنە بێتە ڕێکلامێک بۆ بابەتەکە من لە توێژینەوەی دکتۆرایەکەم لەسەر دەستکاریکردنی زیادکردنی دوو جین بوو دوو جینی بە شێوەیە کلاستەر لە بۆ یەک لە نەوع بەکتریایەک ئەو بەکتریایە لە گەرمێکمان دەدا وای لە گەرمەکە دەکرد هەب بەرگەی زۆربەی نەخۆشیەکانی دەگرت کە توش دەبێت کە بۆنە دەیپارێزیت و جگە لەوەش بەرگەی بێ ئاویشی دەگرێت ئەم گەرمە بەبێ بەکارێنانی بەبێ بەکارێنانی ئاو بەبێ بەکارێنانی یەک مادە کیمیایی ئەوە ڕێگاک لەسەر ڕێگایشترایی اختراع لەسەر وەرنەگرت وەرمان گرتووە تەوزیع کراینەوە ئەمە لە عێراقش تەقدیما کرد وەریشمان کرد بەس پێویست ناکە زۆر باسیکەن بە ئەوەیە خاڵێشتر کاگرنس خاڵێشتر من تازە ماوەیەک پێش ئێستا مانجە ڕابردوو توێژنەوەکمان کە ئێمە کۆمەڵە توێژەرەکەین لە بەشی خۆمان لە بەشی پاراسنەوەک کە زۆربەتان دەیناسین توێژنەوەکمان لە جۆرناڵێکی کاریگەر بڵاو کردەوە لەسەر چ لەسەر ئەوەی ئایا ئەو مادانەی ئەو مادانەی کە لە ڕوەک دەردێنێت چکە بالەبیر نەکەین 4500 ساڵ پێش ئێستا سۆمەریەکان مادەی قڕکەریان بەکارهێناوە لەژێر نای جیاواز 400 ساڵ پێش ئێستا ئەو کات زۆربەی وڵاتان لە شێوەی مادەی لە پێکاتێک گوڵێک کە پێدەگوترێت سانتینتم ئەوە مادە ناوی ئەوەی لە گوڵەکە کە زۆر جار ڤایرۆدیش تووشی دەبی مادە چێنێ دەریناوەکو قڕکەریان بەکارهێناوە کەواتە تۆ دەکرێت سوود لە خۆی وەرگریەوە لەو مادە کیمیانێکە چکە خی گەورە فەسەزەی وا دروست کردووە ڕوەکەی دروست کردووە ئەکێت ڕوەکەی شیداناوە کە بیپارێزێ ئەگەر وە بێژینگە بۆ هەواڵێ دوێنێ شەو هەلە سۆشال میدیا شتێکم دیت زانایەکی بەڕیتانی یەک دنگ لە گەنم لە ناو قوتوێکی شوشە باڵێن داخراو ئەوە 72 ساڵە تەمەنیتی ئەم دنکە ینی بووە ڕوەک و ئەزای ئەومانەتە واتە خۆی لە خۆیدا لای ساکلی خۆی نوێ دەکاتەوە کەواتەوە ئێمەین تێکیان دەدەین ئەوە ئێمەین دیان گۆڕین ئەگەر لیان بگەڕێن بە تەبعی خۆیان بژین و ئەگەر چاومە لەلایەن اقتصادی و مادیەکە نەبی ئەوەی کە باز دەکرێت و کە فەلاح زەرە دەکە و شفتێک لە زیاتی 5 کیلۆبی نەیکەنێ 50 کیلۆ لی گەڕێ باوەشی خۆی تۆوی سروشتی بەشی 8 ملیار هەیە بەڵام بزنس سەوای لێ دەکا کاکرنس تا ئێستا هەیە بەڵام دوایین توێژەر چکە ئێمە دەبێ بە زمانی زانستی وڵامی جوان دوایین توێژر دەڵێ ئەگەر نزبەی دانیشتوان بەو شێوازە ئەوە ماوەیەک پێشتر بۆ 8 ملیار دەرێن لە 2050 خۆی لەوانەیە لە 15 ملیار بدات 15 ملیار کەس ئەگەر بەو شێوازە بێ ئێمە پێویستیمان بە ڕێژێکی زۆر زیاتر چیە فود سەپلیمنت بێنێ واتە دابینکردنی خۆراکەیە چۆن دابین دەکەی یەک لە فاکتەرەکان کە وڵاتی سین و هیندستان زۆر پێژیری دەکە دەرێت تۆ موادە قڕکەرەکان بەکاربینە تاوەکو بیپارێزی بەڵام وڵاتەکانی ڕۆژ ئاوەکە ئەوانەی وەکو ئەڵمانیا و باڵێن فەڕەنساوانە کە پێشکەوتون و دەرێ نەخێر تۆ ڕێگای ترمان هەیە وەکو چ وەکو بایۆلۆژیکال کۆنتڕۆل وەکو IPM وەکو ڕێگای بایۆتەکنۆلۆژی کە
زۆربە قوتابیەکانی من لێرەن بوانم باس کردی بە چەند بە ئاسانی دەتوانیت تۆ بەدیلی ئەم دەرمانە ببینتەوە چۆن بە ئاسانی دەتوانانی ببینیتەوە باڵەت جەنابەت بەپرسم دایەکی متابعی باشە بۆچی خواردن بەشی 8 ملیار ناکا لە کاتێکا خوا شووتی وا دروست کردووە ئەیشکێنی 200 دەنکی تایە بیبەرێک ڕەنگە 500 تۆی وردی تێدا بێ هەر شتێک هەرمەیەک چەندین دەنکی تری تێدا و بێجگەلەوە ئێمە باواز لە 8 ملیارەکە بێنین بیژێنین ئەسڵەن کورد وڵاتی هەتا و ئاو کشت و کاڵ ئێمە ئەسڵەن پێویستمان بە ژووری پلاستیکی هەیە ئەسڵەن ئەگەر ئێمە سیاستمان هەبووە سیاسەتی کشت و کاڵی ئێمە ئەمانتوانی وا بکەین کورد هەر شتی ئۆرگانیک بخوا وانە با بەو شوێ جواب بدەمەوە دوای حربی عالمی دووەم وڵاتە زلهێزەکان بڕیارێندا سەورەیەکی سەوز بکەن خەڵک لە مۆدوا برسی نەبێت هەر بەوە مۆزوعە بوو قەرکەرە کشت و کاڵەکان و پەینە کیمیاویەکان زۆر بەباشی پەرەیسان تەمان هەموو پەرستەندەك سلبیات و ئیزابیاتی هەیە ئەو سلبیاتانە کە ئێستا وامە گەنگەشەی دەکەین و باسی دەکەین ئەگەر دەپرسی بۆ کوردستان نەیتوانی هەموو خۆراکان ئۆرگانیک بێت ئەوش دەگەڕێنەوە بۆ حکوومەت و دەسەڵات خەمخۆری دەسەڵات ئێمە پێویستمان بەوە هەیە ژووری پلاستیکیمان هەبێت بەڵێ لە هەندێک کاتدا مەسەرەن ئەوش بۆ زیادکردنی بەرهەمە مەسەن تو ساڵان 1000 دەتوانی خیار بچێنی ئەگەر بەوەی اکتیفات کرد ئەوکە بیچێنە بەڵام ئەگە بیتی پلاستیک لەوان 2000 بیچێنی بازارکردن و بزنسە هەموو کەس حەق خۆیەتی بازار بکات تەنها ئەوەندەیە بەڵام بەس بۆ ئەو مەوزوعە تاوان پێش بێم سێرچێکی گەورم لەسەر وەزعی دنیاە کرد لە چات جی پی تی یعنی بزانم علمەکان گەیشتنوشی یەک لە فەقەرەکان زۆر لەلام گرنگ و دەری لە وڵاتی ئەمریکا قەرکەرە کشتتوکاڵیە کیمیاویەکان بەشی سەرچین لە بەرهەمهێنانی ڕۆکی کشتتوکاڵی بە ڕێژێکی زۆر بەربڵاو بەکاردێنێت بۆ پاراستنی تەندروستی ڕۆک و زیادبوونی بەرهەمی کشتتوکاڵی زۆر زار بزنسمانە گەورەکان کە ئیش دەکەن تەمەشای بەرهەم دەکەن تا چەند بیفرۆشن بەڵام لەو دەوڵەتانە كاكرنت شتێکی ئێستا بۆ نمونە موسسەیەکی لە ئەمریکا پێدەڵن EPA وەکالە حمایەت البیئە الأمریکیە بیئە لەوێنەر دەزانین دەسەڵاتی وەکو ڕئیسی حکوومەت هەیە ئەم مۆزوعانە بیئە بڕیار دەدات ئایا ئەو دەرمانە بەکار بێت تا چەند بەکار بێت تا چەند دەزانین زۆر دەرمان هەیە بەکاری دێنن بەڵام متابعی بەردەوامەیە لەوانێت ناو بەکارهێنانی دەگەنە حدێک تێستی بەردەوامیان هەیە تێستی بەردەوامیان هەیە دەگەنە حدێک دەن کاکە لەمە دەرمانە قەدەغە کرا یعنی ئەو مۆزوعانە بە مستەمری لە ژێر متابعەدایە لەوانی ئەو ڕۆ باش بی بەڵام بەیانی خراپ بێت ئەی ڕەنگە بۆ ژنگەیەک باش بە بەس بۆ ژنگێکی تر کاریگەری بە زۆری خاچ بگۆڕدرێت ساندسیل کلێت زۆری خاکەنە وڵاتان دەگۆڕدرێت دەزانی لە ئوسترالیا 1970 دەرمانەکان بەکاردێنێت گلایفۆسێ دەکەن منعی جیاگۆڵ دەکات کە ئوسترالیەکە لە بزنس هەرگە بۆرسی عالمی مدەخیلی بۆرسی عالمی لەگەرم وەکو رووسیا وەکو ئەمریکا ئەگەر دەرمانی کوشتتوکاڵی نەبێت دەگەنەوە بەرهەمە بیرت دێکا کامەران لە بەرنمەکەی ترماناوتی چی ئەندامی دەستەی کۆمەڵەی گەشتە پێدانی خانووی پلاستیک وتی جوتیار هەیە تامی دەرمانی کردووە بۆی کە بزانە لە نەوەعەکەی پێشووترە بەڵێ یعنی ڕاستە و خۆ زمانی لێ ئەوە حالەتی فەردین تعمیم ناکرێت کاکەڕنج ناڵم ئەگەشتێن ئەگەرت بۆ ئەگەر ڕێنمای کرا بە برادرە وای دەکرد منیش ئەمێ ئەوە بڵێم یعنی تۆ ئێستا ئێوە ئاوا باسەکەن لە خواردنیشا هەر ئەمێنێتەوە لە لەشیشا هەر ئەمێنێتەوە جگەریش پێی ناوێرێ ئەبێ ئێوە فێریان بکەن ڕۆیای من بۆ ئەو وەزع من ئەوێ من دەیبینم لە کوردستان کوشتتوکاڵ باش پێشکەوتووە زەبتی دەوێت زەبتیش بە حکوومەت دەکرێت بە لیژنەیەکی بێلایانی بە قووەتی زانستی دەکرێت تەسیری لێ نەکرێت نەلاینی حزبی نەلاینی پارە نەکردێن ئەو بەڕێزانە بەڵام پێش هەموو شتێک با حکوومەتی خۆمان دەبی بڕیار بدات ئایا ئەو مختبەرە بە تەمای دابنێت ئەگەر نە ئەمە تەنها ئەگەر لە حکوومەتی ئایندا موسسەی وەکو ئەمریکا فود ئەند درەگ ئەدمینستریشن دروست لە هەموو وڵاتێک ئێستا بۆ نمونە ئوسترالی هەموو نەزەمان ناویشان دەزانێت هەر سێ چەشی بەسیت هەموو برادێک دەتوانێت بیکات بۆ لە لای خۆمە نەزمێک بەو ناوە نییە فەحسی خۆراک بکات ئەگەر بۆ نمونە حیزبەکان واز لە کواڵیتی کۆنتڕۆڵ بێنن موسسەیەکی دەرمان و خۆراکی نیشتیمانی دروست بکەین دەستی تێنەخەن وەکو مەسئولێتێکی نیشتیمانی بیبینن نەک وەکو بزنسێ بۆ حیزب و بۆ ئەشخاص نەخۆشی کەمە بێتەوە بێگومان تەسیری خۆی زیاتر گەشەکە دەکا کاکەڕەنج عەرەب دەرێ لا يصح إلا الصحيح هەموو ئیشەشی باش نەتیجەی باشی دەبێت تۆ بە دووکەوە بە نیەتێکی صاف بە قووەت و بەهێزەوە کەسانی مخلص سەر ئەو ئیشەدا بنێ دووبارەی دەکەمەوە وەزعی زراعەت لە کوردستان باشە خراپ نییە بەڵێ ئەو دەرمانە ژەهرن ئەگەر نەزانری لە ڕووی کواڵەتیەوە یا لە ڕووی بڕەوە هەردووشی تا حدێکی زۆر باشە بەڵێ ئەوانە ژەهرن ئەگە لە دەست کەسانی نەزان و بێزەمیر بن وەرە زەبتیان کەنەوە ئەخرنا سەیریکا بە تۆ وتت من حەزەکەم بە توێژینەوە قسە بکەم مانە بە مطلقی وت بەڵێ ئەوانە بەدەست زانا و نەزانی شەوبێ هەندێکیان هەر ژەهرە
ئەو دەرمانەی مسەجلە و ڕێپێدراوە عالەمیەن بیدە کەسێکی نەزان ژەهرە ئەو دەرمانەی ئەوەی کە زاناکان و توانە ژەهرە و قەدەغیان کردووە لە وڵات هەموو دەرمانێک ژەهرە هەموو دەرماستا و ئەوی لە دەو برادرە بەرنامەکەی کرد کە لەسەر نووسای سام هەموو دەرمانیش کوشتکە لەسەر نووسای سام ئەوە ئەمە ڕاستەکەی بەس ئێستا دەرمان نییە عالەمیان مەمنوع و لێرە هەیە بەڵێ هەیە ئەویان ژەهرتر نییە لە ژەهر بەڵێ من ئەوە بۆ داخل بووە بۆ داخل بووە ئەوە لەبەرەوە دزی و فزی و قاز دزێک بێتە ماڵێتە بۆ داخل بۆ دەرکەت کراوەوە چی مەسەلە کاکەڕەنج طبعا هەندێکی خۆتان ئەڵەن لە قەسرەوە تەلەفۆنی کرۆ دەنگەکەی لە خوڕقاتی گەورە قەسرە تەنها دەنگەکەی لە ئێستا لە کوردستان حاڵەتێ دروست بووە یعنی دیموکراسیەتەکەمانەوە نەگەشەی کردو ئەوێرین ڕەخنە لە قەسر بگرین تێگەی بەس مەرزەکانی خۆمان باشترە بۆ لە مەرزەکانی خۆمان خەتی فری نییە بۆ مەرزەکانی خۆمان دەستێوەردانی تیانە بۆ مەرزەکانی خۆمان بزنس ناکەن بۆ ئەو یعنی بۆ هەموو وەکالەتەکان کە دێتە ئەم وڵاتەوە احتیکاری تێدانە طبعا لای ئێمەژەیە ئێمە ناوی قەسر نیە ناوێکی تریە کاکەڕست پەیامش کەشم پێ لەلایەن تازیرەکانەوە برادر قسە دەکا بوو برا بەغداد گەورەترین زەربە لە تیزارەت و پارەی حکوومەتی هەرێمی کوردستان دەدات پێشتر تەرزەدۆ لە مەتاری تەرزەتۆیەکان لە مەتاری هەولێر دادەبەزی گومرگێک بۆ خۆمان پارەکەمان دەدا مەسەن توجارەکان دەیاندا و گومرجی هەولێر پارەکە لە هەولێر دەبە ئایا دەزانێت تەرزەتۆ دەبی لە مەتاری بەغداد دابەزێت یان ئەگەر بێت تەنها لە قەسر بێتە ژوورێ ئەزانین چی خەتای خۆمانی تیا بڵێ بۆ ئەگەر ئێمە بڕوان پێ بکە ئەگەر ئێمە هەرێمێک بووینە بەس شتی کواڵەتی لە وڵاتەیە هەبووە لە جلوبەرگەوە تا پێڵاو تا دەرمان تا هەموو شتێ بڕوان پێ بکە بووین بە بازارێک بۆ ڕۆژەڵاتی ناوەڕاست ئەگەر ئەم وڵاتە شتی فەیکی تیانە بووە ئێستاش ئەگەر ئێمە کواڵەتی کۆنتترۆلمان دروست بکردا بەڕاستی بەو نوعی کە جەنابەت دەڵی والله لە تارانەوە هاتن لە کوردستان شتیانە کڕی کاکەڕەنج وایەوانی دەستنیشانکردی کێشە نوێی حەلا دەستنیشانکردی کێشە نوێی حەلا من جلوبم بینیوە ئەمن هەموو زار دەڵێم کوردستان زۆر باشە ئەم لەگەڵ ئێوە جیاوازە بانە ئەوە لۆجیکە لەوانێت لە جانبی بزنس زۆر زیاتر بیر بکاتەوە ئێمە لە جانبی زانستێکە زیاتر من شخصیم ئەوانەی ئەو قازانجی بزنسی تێزانی بۆ چدا ئەگە مەوزوع کوالیتی مەرزەکان بێ ئەو خۆمادەی مخدر هۆش لە هەموو دنیا مەمنوع و دێ کەواتە لە هەموو شوێنە قاچاق هەیە کاک زەردەشت دەڵێ هەمووی هەر ژەهرە ئەمە قەینا هەمووی هەر ژەهرە بەستم باشتەکان ئەمە بەسیتی ناکاتەوە بەلای تۆ کاکرنس بابا یەک شتێ لە ڕووی قانونیەوە ئەمە تاڕادێک نەرمونیانی لەگەڵیان لە ڕوو قانونیەوە ئەگەر لە توێژەرەکان بپرسن ئەوانەیە کە با بڵێن ئەخساسی وردیان لەو بابەتێ پێت بڵێن ئایا ئەو مستەجلە و مستەجلە ئەمن دەرێم هەموو لابە من دەڵێم هەموو لابە من دەڵێم ئەگەر تۆ مەبەستە کردی کوشت و کاڵ گەشە پێ بدەیت بەوانە لابە من ڕێگایتر دەدەمێ بە توێژنەوە بە بەڵگا بە بەڵگەوە یعنی بەڵام تۆ چی دەوێت چەندی ساڵاوانە ئەبەر ئەکید مامۆستا ناتوانانی کەنسلیان پاشان شتەشکە شێکاگەڕنج ماوەستا مەسعود دەزانێت عەفو کاک زەردەشتەکە مەجالێک بدەیت ماوەستا مەسعود باش زانین لەو بابەتە ئەوانە بۆ فەلاح ئەوەی دەوێت بۆ دەیوێت ئەوە بە سعرێکی هەرزان ئەوانە تەزی نەکرێ هەزوو هەرزانترنەوە بابەتە دەینی بە مدێشکەم یەکسەر تەسیری دەبینی کاریگەریەکەی دەبینی فەلاح دەوێت ئەمڕۆ کاریگەری بەرهەمەکەی ببینی و تا ئەو چێن دەرێ مۆزوعی بۆ خراپ نییە بۆ خراپە کاک زەرە چاوەکەم شتێک کە تەسیر لە بۆ مرۆڤایەتی هەبوو ئەو چاوەشی باسیەوەی دەکەی حەشەڕەکەی خێراکوشت لۆ هاتی سەر مۆزوعی خراپە چێ گوتی خراپە فەحست کرد خراپە بەڵێ ڕێژە هەم هاچی من ئەو مۆزوعی کە هەرزانە غێر مستەجلە بەڵام هەمان دەرمانی مستەجلەکەی دەزانم بێنێ خۆی سێزار ڕۆژانش خواردن خۆم ڕۆژ فەحسمان نەکردیە ئوستازی بەڕێز نانا من با پێ بڵم جسمی ئینسانی خۆی گەورە دروستی نەکردیەکی 3 گرام ژاری تیا تۆی خۆی مامۆستا ئەمە نهاتی دیفاع لە ژەهر من هاتیم بەس واقعەکان من ناڵم تۆ دیفاع دەکەی بەڵام ئەو ئەڵێ لۆجیکەکەی تۆوە ئەکەوێتەوە تۆ دەمشتەکان سەهلکەمەوە بێزگەلەوە دڵیشم ناوە بەڵامزانم وانیت خۆت بەڵام قسەکەت لێکەوتەکەی ئەو ئەڵێ وا ئەکەوێتەوە کە لە قازانجی لایەنە بزنسیەکەی بریا بزنسبان قسە دەکرا بەڵام بزنسبانی بزنسمانی ژنیت کاکڕەنج عەفوە کارم بین ئێستا تۆ شەرحێکی ئەم دکتۆرەم بۆ بکە لۆجیک و حەق بە کامیانە والله ئەچم بژم هەردوو لە بەس ڕێکێکەوە زانستی ئەز جەبەتەدا
بۆ نمونە سەرانسەر جیهانێ ئەسناکەی قازیەکی حکمی تەوافقی دەرەکەیت توافقی دەردەکەین انشاءالله بەس یعنی دابژمەتە ڕاستیەوەی ئەوە ڕاستیا دکتۆر کارزانی ژێوە عالەمی ئەم vêgavê بەرنامەی کۆنتڕۆلکردنا بێژین هەر ئاتافێکی هەر نەخۆشیێک بیت حەشەرە بیت فەتەر بیت بەکتریا بیتن هەر تشتێک بیتن بەرنامەی IPM هەی ومە دوو ڕێکخراوێت جیهانیە تاین کو بوومە دیارکەن هەر ساڵ توێژنەوە تێنەکردن سەر ڤەکۆلین تێنەکردن سەر هەر دەرمانێکی هەر ئێکی هاتیە پۆڵینکردن ینی بەی کو ئەس بزانم کاف دەرمانە دیشتە لیستەڕژدا ئانە مە چەند کلاسەگێتین بۆ نمونە EPA سەیدای بەحث پێکرد ئاژانسە پاراستنا ژینگە هەیە جیهانی و مرکز وێل ئەمریکایە هەر ساڵ لیستێکە هەیت بژنێ لیستەڕژ مە ڕێکخراوێکە دیە هەیت بژنێ WHO ڕێکخراوە تەندروستیە جیهانی ئەوژی لیستەگە چێت کەتەن چەند کلاسەگێتین ئەو دەرمانێتەنێ نەشەرتەعنی ئیلا کلاس ئەی بیتن یان ئێک بیتن من خۆم ینی ستافی جامیع بوو مدەتێکی کەم دەزانم کوفکر دەکەێت لە جامیع بەڵام بازار و واقعی ژیان شتێکی ترە خزمەتکەم باسی IPM بکەم ئینتیگرێت پێس مەرەجوت لە عێراق لە چەند شوێن بە سەدا جوامدەوە تەخمینیش بڕازیم سەتا چەند IPM لە عێراق کولی عێراق تەنفیز دەکرێت جێبەجێ دەکرێت ئەشەم بژمەتێکی سەدەژنەوەی دیکەن باش دەورشتی لە علم زۆرشت هەیە دەگوترێ ئێستاوی دکتۆرە کردی بەڵێ دەستی خۆشبژارەکەی کرد بەڵام هەموو ڕۆژان هەموو خیار دەکرێن ئەو بەڕێزانش هەمومان دەشی خۆین محتەمەرە ژەهرەکەشمە خواری بە ڕێژەی زیاترێت بەڵام زسمی ئینسانی خواوەی دروست کرێت زۆر جار هەل دەکەم مۆزوعی شتێک دژمن فڕێدرا بەڵێ تەراکوماتی لە غودەی لیفاوی دێنیەکان ئەمە شتە زۆر جار علم هەندێک شت هەیە ئەلەوێ بێلایەن نیت خوا سەیریکە ڕاستە مرۆڤی وا دروست کردووە کە من دەڵێم بەرگری بۆ داناوە بەڵام حەدی هەیە کاکە ڕانس بوو دو پێ لەو هەولێر خەڵک ڕسمی لەگەر مۆز دەگرت مۆزی نەدەخوارد ئێستا لەحەکەی دەخوار سەحەتی باشتر بلۆی کە مەسەڵەن خواردنێ بخوا کۆمەڵە خەڵکێشتر هەیە دەڵێ کۆمەڵە خەڵکێشتەوە تێرن خەڵک ئێستا تێرەچیوە هەندێک شت هەیە ئینسان لۆجیکی هەیە تەنانەت ڕاستە من کشت و کاڵم نەخوێندەوە تۆ شیکاری نەخۆشیەکانە خوێنەوە تەنانەت نەک مرۆڤ درەختیش سیستمی بەرگریەکەی حەدی هەیە بەڵێ ڕاست وە چۆن ئەو قسەیەکەی بە ناوی زانستەوەکە خواوا دروستی کردو دکتۆرە دەستی خۆش بێ ژاری ڕاستە ژاری تێدا بەڵام لەشمانوا دروست بووە هەزمیەکە جگەر هێزی بەرگری مەحدود نییە نم دەجواب بدەمەوە هەر لەبەر بەرە مۆزوعی 12 بۆ نەخۆشی سەرەتان دانراو لەو مۆدانە جگەر بەرگای هەموو شتێکە گرێت نەخێر ئەوە تەراکومەکە لە لەشتا ئەو قسەی تۆ زانستی نەبوو باش زانستی بوو ئەوەی کەوتی خوا مرۆڤی وا دروست کردەوە ڕاستە ئەو خیارە ژاری نیوەی ڕاستە چێدرم ڕاست بوو لەوانەیە لە مۆزوعی کە بۆ مۆزوعی سەیری دەکەی بەڕێ غەڵەت بوو کە تەسیری تا حدێکی 12 کە تەسیلە ئینسان دەکا بەڵام ئەدی 1970 خەڵک تێرە هەموو جۆرە خواردن دەخۆن ئێستا مەناعی جسمی منوت وەکو وێکە نەخێر ئەگە تو ڕاضی بوو لەوانێت تەمەنیش لەم گەورتی باشتر بی لە من فروقاتی فەردی هەیە ئەگە بچمناو بایلۆجی مۆزوعێکی ترە ئەزانم تۆ ئاواکەرەوە بەهانە مەهێننەوە بۆ ژەهر لە دیفاع لە ژەهر بەس نامەوە قسەی تۆ بە قسەی تۆ بە تۆ پیاوێکی زانستیت بە نازانستی وەربگیرە تۆ بەو دوعا ئەڵی ئامین کە ئەعتیادیە ئەو خیاری کە تۆ کیلۆیەک 3 گرام ژەهری تیابێ ئەعتیادیە لەش بەرگێگرێ نەخێر کاکرانز حتا دکتۆر یا بەسەر تا تێپەڕی باش یا نابێت لەسەر تێپەڕی بەس پرسیارێکت لێ دەکەم ئێستا کەم عادەتێکم کەسێکی زۆر واقعیم لە ژیان کە باسی کێشەیەک دەکەم لە دوو حەل دەگەڕێن ئەمە پێم وایە و پێدوانیە نییە ئەمە سیستمی بەرگریە ئەو کێشەکە ئەمن مامۆستا ئەمن با بڵێن هەدەفێک نەم پێکا لەو مۆزوعەیە کە پێم ساهل بوو شتێکی نابێت پێت سەهل بێت گریمان پێم ساهل بۆ مرۆڤ نا بۆ درەختیش پێت ئاسایی نەبێت پرسیارێکت لێ دەکەم دکتۆرەی بەڕێز ئەو خیارانی فەحس کرد ڕاندۆملی هەلی کرد و فەحسی کرد کە ژەهری تێدا بوو دکتۆری بەڕێز ئەتۆ هەموو ڕۆژی دەچی بازاری هەموو کوردستان فەحس کرد بزانانی ژەهر لە کام سندوقدا هەیە کەواتە خواردم ڕاستەکەی باشە حەلی مۆزوعی کووە دێمە سەر هەمە قسەی خۆم ئەو لیژنە بە قوتێک کە باسم کرد کە پێویستە چ دەبێت مەکە وەکو سەرۆکان هەموو سەرۆکێک دکتۆرێکی پێشەی خواردنەکە بخوات چەند سامپلێک تام دەکات ئێخە قەدری میلەتێکی هەندی سەرۆکێک هەیە با لیژنەیە کەبی ئەو ڕۆژانە لە گومرگ بن بەبێ محایەت فکرکەنەوە ئەو بەرهەمانی کە دێنە گومرگ با تۆزێکی لە فەحس کە هەمومان من و تۆ هەمومان و ئەو خەڵکە ئەمە خەبات دەکەین وانە دەستە خۆش بێت گەنجەکان کەسێکتان پرسیارێکتان هەیە فەرموو سەرچاوم
دەستخۆشیەوە بەناوت لێکم بە خێراتی میوانە بەڕێزەکانەکەم لێرکانم وەکو قۆناغی چوارەمی بەشی پاراستنی ڕۆک کە شتێک کە بە چاوی خۆم ئەبینم و ئەو هاوێنی کە خولی هاوینم هەبوو دیتیتم بە هیچ شێوەک تەنسیقاتەشی زانستی و پرۆفشناڵی لە مابینی جوتیار و وەزارەتی کشتتوکاڵ نییە یعنی بە هیچ نەوەک ئەو شتە بوونی نییە لەبەرەوەیم بە خۆم لە شاری سۆران دانیشم کە ئەو شتم لەوێن دەرادیت ئەو دوکانانەی کە دەرمانی چیمیایی ئەفرۆشن ئەو ژەهری ئەفرۆشن قبولیان نەبووە بەڕێوەبەراتی گشتی کشتتوکاڵی سۆران ئیشرافیان لەسەردا بنێت ینی ئەوە بەقوتن بەوان بڵێن نەخێر گوتیان ئەگەر بێت و لەسەر مەدا بنێنەوە قەپاتەکە نیشن نابی وتوانە چی؟ گوتیان ئەگەر بێت و ئەگەر ئەنگۆ ئیشرافی لەسەرمە دانێن ئەمە ئیشن نابی دوکانی خۆ قەپاتەکەین ئەوە شاید لەگەرمدا بوو لە هەمان کاردا کە یعنی ئەوەندە جوتیاریمە ئەوەندە ناوشیارە ئەوەندە ناوشیارە وەی لێ هاتیە کە جوتیار بە ڤیددیۆ جوتیارمان هەیە زۆر زۆر ڕۆشنبیرە ئەکسەریەتی جوتیاری کورد حەزەکەم زانی بەری ڕەنجی شانی خۆیان خوات پاکترین پارەیان هەیە حەڵاڵترین پارەیان هەیە و مەغدورترینیشن مەبەستمەوەیە با نەیگشتێنین باشە ئەم بالایانی 95% پێ برێ 105 باشە معقولە جوتیار بچیتن بە ڤیددیۆی بەرهەمەکەی لۆ ڕاوشکارێکی کشتتوکاڵی بنێری وڵات جوتیا حەقڵەکەی من ئەو مشکلەیە 11 زۆر دەڵمانی بەغەڵەت دایتێ 11 زۆر دەرمانی بەغەڵەت دایتێ پەلکەکانی گەشوی پێکردیە نەک بەرهەمەکەی ئاخە حینە بەرهەمیارە داماوەکە چ خەتە ئەگەر ژیارەدا باشە بەشی پاراستنی ڕۆک لۆ هەیە لە بەڕێوەبەراتی کشتتوکاڵی سۆران ئەگەر بێت و پرسیارە چینەکە ڕاوژە چینەکاتن ئەم چ بەکاربینم ئەزانم بەس ئێستا تۆ بیت تۆ جوتیارەکە ڕەخنە لە جوتیارەکە ئەگریا ڕەخنە لە نەبوونی ڕێنمایی آخر مەوزوعەکە ئەوێ ئەگەر ئەم بەخۆم لە دووشتشی نەبم بەخۆم نەکتوریان وا لێ کردووە مرۆڤ هەیە دەجۆر دەرمانی بۆ نووسن هیچی نای پێکە ئۆتۆمبیلەکەتە $500 پێ سەرفەکاڵێ لەوە دەرنەچوو وانە هەموو بوارەکانی بە دەرەجەیەک دەبێتەوە زەبت سەر ئەوەیە دوازە دێنوسە هۆشیاری بەڵێ من ڕاستە مامۆستای زان کۆم توێژەرم بەڵام لە زۆر بواردە هۆشیار نیم من لە بواری پیشەشازی هۆشیار نیم زۆر ئاسایە جوتیارێکش دەکرێت لە بواری بەکارهێنانی ئەو مادە تەنها لەوە هۆشیار نییە لەوانەیە وەکو لایەنی کەسایەتی و ئەوانە کەسێکی بەڕێز و تێگەیشتووە لە زۆر لایەن بەڵام لە لایەنی بەکارهێنانی مادە قڕکەرەکان لەوانەیە هۆشیار نەبی هۆشیاریمان کەمە ئاسایی باتەمیم نەکرێت بابەتە ڕاگەیاندن لۆچێ تۆڕە کۆمەڵاتیەکان لۆچەیە ینی ئەگەر ئەمن جوتیار بم کەس نییە ئێستا بالی زیرەش پێ نەبی ینی لۆ ناکرێتن بەخۆن لە دوو ئەوەی وین چاکسازی لۆ خۆ بکەین یەکێک لە قەزاکانی ئیداری سەربەخۆی سۆران باوڕەکەی ئەوەی کە دوکانی دەرمانی جامیع بەکارێنێت تا جوتیاری قڕ بەسەر بەکاری بێنێ تی حەزەکەم زانی جارە هەر بەرنامەم لەسەر AI هەبوو هەر ئەسەن چات GPT ئێستا خۆی هێمای پرسیاری لەسەر لەبەری سۆرسە نایەتێ سەرچاوت نایەتێ بەڵێ ئێستا یعنی داوای شتێکی قرس ئاسانترین شت کە ئەمە باز بکەین کە بەڕێگەی سروشتی چارەسەر ئەکرێتن هەنار کە شۆکەی لێدا ئەفیت باشە یەکسەر جوتیاری مەغارەدا تا دەرمانی چیمیایی ئەزانی بە خاڵخاڵۆکەی ئەو چێشە چارەسەرەبی چەند خاڵخاڵۆکە تێبێ زەحمەت ئەخە پرسیارە من بخۆم ساڵان خزمەت گوزار ڕز و باغم هەیە خۆم دەزانم ئەوە بایۆلۆژیکەل کۆنتڕۆلی ناتوانین بەرهەمبینی ناتوانین دانەی ناتوانانی ئینتازی ئەو بەشە دووبارەی دەکەم من وەکو تەڵەبەم بۆ ڕێچکەی داچوم کەتمە ناو بازارێکی واقعیش بایۆلۆژیکەل کۆنتڕۆل لە هەموو دەوڵەتێک سەر ناگرێت ئەسڵ لای هەر سەر ناگرێت ئەمە جارم زەبتی کیمیاییەکەمان لەبەرەوەی ئیش لەسەر بایۆلۆژیکەل کۆنتڕۆل ڕوبەربەرامبەری خۆتوە ئاگاتن سار بیۆکاتوش لەسەر بایۆلۆژیکەل کۆنتڕۆل نەکەی لەبەر هەندێک سەبەبی ئەوەیە کە ئەمن هەفتانە ئەسمە سۆران سەردانی دوو نەخۆشی ناوواڵی خۆکەم کە تووشی سەرەتانی بووینە خۆشی فیان با زۆر زۆر سپاس دەکەم من سێ خولەکەم ماوە وتت حەزەکەم باسیەوە بکەن دکتۆر زوو فەرمێ دکتۆر کارزان چارەسەر ئاسانە گرنگترین چارەسەر بەلای تۆ کە دەستی بۆ بەری حکومت بۆی ئەم نەتەوەی ڕزگار بکات گرنگترین چارەسەر ڕاستە بە گەلێک دەرمانێت خەتەرت بێت بەس نەمعنەوەی ئەوە هەر دەرمانێکی چاندنە بیتن یە ترسناکە یانجی مەترسێت سەر
باشە پرسیارێک ئەو ئەمە باش و خراپ ناکوژێم دەرمانانە بەل ئەوە نزانیت هەندێشت نییە بە سوودە بۆ بۆ نمونایکەرم بەحسبی بکەن بە نزانیتە نەف حەشەرە بۆ نمونە مێشمورە یا فایدە یانجیا زەرمەندە زیندەوەری بە سوودە هەیە بۆ کشت و کاڵ بس ما يتين درمان يتين مقولة من بحث وارد ورخرا واكر بس أخنا ما تبرني منشان كامل كان ما يتين كان كلاسة كان يعني يهاي توكستيوي جهراوية جلا قبلنده ويها تقدر كان سر لبلي ديار هكر نكانيد ماركل فيرن هكر تسحك يجيت ماركة بيتن ما رانجيت وكي بيجين يترافق لايت يتين صورة زرع كاسكة في كاسك ريكوب بدن يعني كم صح كان الأوروبا باش نتا درمان الزراعي نو تراشاندن راسنينا همي جهان تراشاندن بس درمان هاي الزراعي نمينه جهراوي ما بهاش دولار ناكر جهراوي وكيما يهيدي جهراوي يلك استاند درمان منع كلا والله عندك خرمه وفينيكس ميلا شوينك بيوس ما درمان شيء زور بقود بيشتر حشري هو ريدو ميلي فطري استنى ما الى بازا بريا بقريته انا ترسي هي بديل يعني بديل منيا استعمل عاود لي قطع دكم غير دي بديلك قدامي قربان بديلني راس دزاين برادرك ما دكان داره ودروج اللي جنب بس دادم قوتي لو او كبريت اكسباير ادي لو اصلا اكسباير سمات اخر كبريت خوي برده ورده كريده كريته باودر دفروشيت خوي معمل لك وكو شرط شروطي شي معمل دولتي اس اكسباير سيرنسريت او كساني كو كل جنج مع احترامات بيوس خساني زيرك بن بزان تشتك اكسباير دبي اخر اصلا اكسباير نبي اصلا بس صدان سال كبو جنك كش بو باودر او دفروشتي ان زاد توان الروق دوزاني هلي بمجي خو كرت اصلا داننا اصلا هذا اكسباير نبي كبريت هذا اكسباير نبي جي سلام فكر بدي نقول اكسباير راس بس كان بحث درمان بكن في درمان راس امريكا مزاني مشكلات ترشاندن ويت مسرطان يعني ليش كساني زانستي تو زانستي بزاني تشتك دجمني انسان تشتك اعتيادي اگر اكسباير جسن سرابي يعني بمعنى كلمه ايش دجمني انسان نازاني والله هم دجمن اگر نزاندري بكار بيت اگر نزاندري بكار خلاتي اش خره مصدر كاكرانج دوش بير نكن قالك جرد اللجنة لجنة وزارة الشاندنة ديتن ونمونة مسجلة ديش نويسنجه الشاندنة دبتن دانتا مغزاني هر مغزاني توالكيفنا وندن نيفا نوفاراستا بيجين باجرد شون لنا يابن مشكلة أف حلا منينا وقت تتي عقدت قلب الشركة جرد داي وك حكومات باشا أو مغزانيك أو تياكو كانوا أخوانا خواستا قرب قرا آخر من يترى ورقنا بكيميائي صدام بالك قال خرب ترى الهندات صالت شلادم معملك صوت يعني ساعتك بينات شو 2000 بتشيك الويجارة كهمية مرن 2000 بتشيك خلال ساعتها كده هاكر مغزانك جفانا 2000 من ضال ساعتها كده قبل هندستاني هاكر اف مغزانه النيفاكا هوليري يوندو كيون سليمانية خدينا كتن اجر بجريتن وبصوجن افا اجر ما ترسوي هيا هزارتا خلق بمريتن شنكي افا وقت بيتا الولاطان شلون لنا ودبريا الولاطات شاطت شنوف برمبون وقت دولتك بيشكفتي بتوكيت اوروبي يتهين او مثلا اجر بلا عفوا همو ماده كيميائيه لجر خول دادندري مايكرو اورجانيزم كا ريسايكلي دكاتره عفوا دكتور يعني هرنا بسوته تجاركاني يقلتا كاي تجاركاني هولير بابلي استاك هاو زوربيان درمان اكسبايران هي بالي نايفروشن بلان لرزاده كان لحكومه لوزارتي كشتوكا لجنيك بيك بين او درمان اكسبايرانا بو خويان ببن اوان امادن تزور لمغزانه كان بالي هي بتصنطنا خملان قصيبه بداخل خطولي داوين لتوكر دوله برنامج باس بزنابتي بلان باركو بقات بحكومه داوا كراوا محرقيك ياخذ ريسكيتش حكومي زانستي هبت كاجر هركسي مثلا مقري ماس بياني من درمان اكسباير متسليمي ولجنه قربان درمان اكسباير فرمو لكن اخون بزيمير من نازم تسيلي بكم هو شو وزارتك بها وزاره ها وزاره وزيري كشتوكال الله درمانك زور زوريه كسباير هي لا عماركاني هولير وسليماني ودهوك مترسيكي جنگي گوريا هموي وكو بومبوا غربان نازانستي لناو ببري لجنيكي تايبتمن داوا كان دروست كان بو كوكردنو بو استلام كردني و جارانيش اما هبوا كانت حتى موادي مختبري ابو او كميه كبكار يعني تسليمي بكيس كاكرنس كلها مخصصه خانق محرقه شنو محل ريسكيتش عالمي كازان الله محرقه صار صرنيا او بو خويا بو لجنه معنيه بزيد الله مشكل ريسكيت جاوز زور شلون في باشا بحلك شهر السريع دعاء قصبا بدكتور عفوا بيستل شي بلاي دست بس ما قلت شهر السريع شنو برنا درمان اكسباير وقت حكمتك بيجن جريبستك تقال شركه جريدت كود اف درمانات تمركرن شغلاتي دي بيشت وقت اكسباير بيتن ام دي بتزورين فيتن توارجري وشناف باي بيجن ريك الصوتنين بليتين شركه براند كان او هنا هيا بله
بله پرایکا صوتنی بس بیتن درجه گرماتی پلا گرماتی 6000 پلا سیلیزی بیتن مفرن تو سال عراق و کردستان و شرق بله اوه وایتن و پشتینگینه اف او دیواجی او جهه دیکلیجی فیلترتن يعني تتا فلتر كرن هكر هات ودي بيتن يانجي وان رايكتن شناف برني چونكي وان معملتن زران دوكيري دي اكسباير شو شناف بتن بس هكر هات فيضانك تشبو بنمونه لافاك تشبو انش خدنكت اگرك تشبو اف درمانه دي بالاف بن ودي جرو قدين ندلش يعني اگر لافا وبرو مخزنانه بكي اخوانا خواستا بله تشتر نوف جدرت تشتر نوف جدرت اوفيدو اشت سرعه حتى وقت تترشوندن اشت اوخيدو وجرك قدي شكانيا رشاندن خطر دكتور كارزان زور خطره بدڵنیایە وزۆر خطرە دوا قسە بۆ جەنابەت دوا قسەم ئەوەیە بەڕێی من محاولە بکرێتن ئەو بازارانە کۆنتترۆل بکرێتن کە پستیسادی لێ دەفرۆشرێ دەرمانە قڕکەرەکان و کەسی پرۆفشنال هەبیتن هەروەها دوتیارەکانیشمان و شار بکرێنەوەی دەورات ئاکادیمی لەسەر بێت بێشەهادە ئەکید هەیە ئەکید بەتەئەکیدەوە و هەروەها هەوڵ بدرێتن تدریجیان کەمتر بەکاربێتن ئەو پێستسایدانە زیاتر هەروەکو کاکتۆر ئاماژەی پێکرد بایۆ پێستساید ئەوانە ئیکۆنۆمی فرێندینە طبعاً ئینشاءالله بە مروری زەمن ئەو مشکیلەیە خەلاص دەبێت زۆر سوپاس بابەتێکی زۆر گرنگتان باس کرد دەرمانەتەن تو شەی ماڵت دروستکەی هەکر مەجالە بیتن ئەشم بتە بەحث کەم یعنی شینە دوی بکڕی و کێمیاوی بیتن و کارتێکردنی سەر ساخلەمیە مرۆڤی بکەیت گەلێک دەرمانەیە تووشەی ماڵی بکاربێنی بۆ نمونە مێرولە بەلا و قوتابیەمە بەحث کرد زاهیامان ئەفساڵە فەلاحێکی تەلەفۆنامە کرد گوتێوە 10 نەوعی دەرمانە من ڕەشاندن ئەو پێشکا ئەفی دێ ناکۆژیتنەوە بژنە پشوبە بادینی پێشکەگا کەس کە سەرهەنارێ گوتە هەر زاهی پڕاشینە زاهی ئامانە گوتە مەثەلاً 150 سیسی بۆ 100 لترێتەوە بۆ هەرکەی نەتیجەتی گەلەش باشتر بوون ژگەلێک قركرت كيميائي بون من نيماتودا ما هي بحث خانه بلاستيكي كر ويغاوي بيا مشكله كا جهاني وخاصه نوت ناف خانه بلاستيكي دهين علاج قالك بصناعه شمالي تشيكي ومن تجربه كري وتبحث قالك فاكولينا كر فاكولين زانستي جهه داخل هند توزات كيف تسر كس فايده جناكتن چونكي هم د فاكولينا كان تو جناكن لزور مالا درماني لناوبرني ميرو لزور بكارده بله شلون بزانينوا زور مترسيدار كنيا هكر اودي بو مگوتا ته هكيت بران بيتن رنگ الصور بيتن چه شكلانه ناچ بيت بكاري ده من باش ركب او بشاني كاميرا كيبه يعني شلون درمانكي باش بناسين اگر ام صحكين اكي ماركل فيري بيتن بو نمونه و شركه سنجنتا باش بو ابي دروز ناكره استابي كبينم بو درماني مروف اگر راز بيت بيطلع كاما فيك وكاما اورجينال بو امش درستي ناكم فهمي السر هي كاكرانش اگر تحكي اللي بلي كلاس تو السر هي مگوتا تريكرا دبليو اتش او يان جي اي بي اي اوان بدي ثاني هاكر يرجستر كري كي درس بتي قيد كري بيتن الوزارات كي يا معني فتن كود اي بي اي لسر بيتن هاكر كود اي بي سر نبيتن او معنوي او وقف قيد كرنا يا تزويره ودرمان طبيعي انه كارتو خيرك بريكو برنامج خوب جوتيار ما يهيني نيماتودا مقطع مشكله قالك زياده والبربلا والولات مهميه شنو درمانه كي بكرت كيمترين تشو درماني تشدو 5000 بن بس او هر خانيه كي بلاستيكي كو مساحته نزيكي 500 متر كيلاكو سيري دشه 4 سركتن سير ديكتا شربت وبريكو مساميده ددته وما تجربه سرهين واف آخرنش در وتم ود بودن مناکه بینم ببوره مجال تنبو مسردان ترکی کرد خانیه که پلاستیکی نشام دا گفته ام وان درمانه تنه همیا سرب کارتینین گفته باشه العراق و با کار ناینی چایم کارتینن گفته مانه ام وات فروشن عراقیه یعنی حساب که درمان قدغکری الولات بی اب کارتینیتن وی برهمی بو مفرد کرد و ازتو ولاتي خوي بكاري نانا بو خلكي غصب عراق چونكي و جهاز فحص كات النسبه بو اظن اما منع همان بيسرا والله منعش منعيه مع الاسف بخدانيه فرمود واقصبوا دكتور كازا دەست خۆش کاگرانز بۆ بەرنامەکە بەڕاستی زۆر ضرورە ئەم بەرنامە چکە هەروەک باسم کرد ئێمە بە منیشەوە یعنی با پەیامەکە بەغەڵەت نەگە نەک برا جوتیارەکان لەوانە ئێمە هۆشیاری بەکارهێنانی مادە کیمیاوەکان بە شێوەیەکی گشتی نەک تەنها قڕکەرەکان چکە مادە کیمیاوەکان لەوانێت دوی زۆر بگرەوە پێینی کیمیاویش ئەویش تەسیرێکی زۆری هەیە لە بۆ ڕوەک پێینی کیمیاوەکە لە بەرنامەکەی تو زۆر تەرکیز لەسەر نەکرد من ئەوە دەژم بە منداڵی بەبیرم دێ ڕۆژێکیان سیارە کات دەیانگوت ئێستا پێشکە زۆر بووە
سارە هەندێک گازی نابوازە هەندێک دەرمانی مۆسک و دووکەڵی دادەنا دووکەڵەکە ئێمە بە دوای سیارەکە گەوتونی دەی و خۆمان لێ دەر لەو کاتەوە یعنی بەڕاستی ئێستاش فکر دەکەمەوە هەر باشە ماوین بەڵام ئاسی ڕۆشن بیریمان لەو کاتیەوە تاوەکو ئێستا زۆر گۆڕاوە هەر وەک بەڕێز دکتۆرە باسی کرد چاوەڕێ دەکەین باشتر بێ و برا جوتیارەکانش ئێمە بەدیلی باشترمان هەیە لە بۆیان لە داهاتوو لە زیاتی ئەوەی کە ئەوان ئەو قڕکەرانە بەکاربێن ئێمە دەتوانین شتیوان بکەینە بەردەست لە مەدەستیان کە بۆ هیوادارم لە ڕوودا و دەرفەتی تر هەبێت ئینشاءڵڵا هەر ئەش بێت بێگومان دەرفەتت بۆکەینەوە دکتۆر کارزان بزانم ئەو ئەڵتەرنەتیڤانە ئەو جێگرەوانەی کە بە موادی ئۆرگانیکی سروشتی ئەڵە دارکرمی لە خۆی نەبێ تۆ لە کرمەکەی خۆی ئەتوانی ئەنتیەکەی دروستکەیتەوە بۆ نمونە هیوادارین فرسەتە بۆ بڕەخسێنین هیوادارمەوە بکەی بە توێژینەوەی زانستی تر لەسەرەوەش دیسان چەندی توێژینەوەمانە لەو دەستخۆش ئاگامان لێکە بێت بینەرانی بەڕێز